بەناوی خوای بەرز و بیاوتە جوانترین سڵاوی ئەمەتان پێشکەش ئازیزان و خۆشەویستانی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی پرۆگرامی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵێک تەور و بڕگە و بابەتی نوێ و جیاوازمان بۆ ئامادەکردون بە هیوای ئەوەی کات تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت و بتوانن بە تەندروستێکی زۆر باشەوە تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بن. لە کەش و هەوایەکی ساردی زستانی بینەرانی عزیز گەرمترین سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت بۆ هیوایی کە بەتایبەتی ئەوانەتان کام ساڵ بێبەشن لە پشکی سوتەمەنی حکوومەتی هەرێمی کوردستان محبەت و دڵگەرمی ناو خێزانەکانتان گەرمترین تینی ناو خێزانەکانتان گەرمترینی ناو خانووەکانتان بێت کە لەم سەرمای زستانەدا خۆتانی پێگەرم بکەنەوە. ئێمە لە بەرنامەی پەیامی ڕۆژ ئەمڕۆ چەند تەوەرێکی تایبەتمان بۆ ئامادەکردوون کە لەم کەش و هەوا ساردەیە باز لە یاری تۆپی دەستی ناو ئاو دەکەین کە ڕەنگە لەم کەش و هەوا ساردەیە کەس نەوێرە بچێتە ناو ئاوە بە تایبەتی یاری تۆپی دەستیش بکات. لا تەوەری دووەمی بەرنامەکەماندا کە دەرفەتێکی زۆر باشمان بۆ تەرخان کردووە قسەکردنە لەسەرەوەی کە چۆن عاترێکی گونجاو و تایبەت بۆ خۆمان هەڵبژێرین واتە لەو تەوەرێدا بە کاملی قسە لەسەر ئەوە دەکەین چۆن عاتر بناسین و چه جۆرە عاترێکیش بۆ خۆمان یەکلایی بکەینەوە کە هەمیشە عاترەی خۆمان بکڕین لەگەڵ چەند بڕگە و زانیاریەکی تایبەت و ڕووماڵی پەیامێرانمان کە بە تایبەتی ئەمڕۆ دیارە جارێکی تر خۆپشاندانی سەرتاسەری دەرچووە دانەمەزراوەکان لە هەرێم بەڕێوە دەچێت کە ڕووماڵی دەکەین بە پێی توانە و بە پێ و چالاکیانی کە لە شار و شارۆچەکانە ئەنجام دەدرێت. بەڵازدان سەرەتاش دەچینە لای ڕەوشی کەشوهەوای سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. ئاڵۆزە سیاسی و ئەمنیەکان لە عێراق هێشتا کۆتاییان پێ نەهاتووە و هێشتا لەژێر هەڕەشەی ئەمریکاتین بە تایبەتی هاوڵاتیانی شاوەڕێەوە دەکەن ڕۆژانە بزانن کەی ئیدی نرخی داوی دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقیە گاتەوە هەستی ڕۆژانی ڕابردوو پێش ئەم ئاڵۆزەی کە هەیە لە بڕگەی نرخی دراوەکان بابینەری ئەو نرخی و دراوانە بین کە بۆمان ئامادەکردون بە تایبەتی بچینە سەر دۆلاری ئەمریکی بەرامبەر بە عێراق دیناری عێراقی. لا بڕگەی یادەوەریەکان ئاشناتان دەکەین بۆ ڕوودا و مێژوە گرنگانەی کە لەم بەروارەدا و لە ساڵانی ڕابردوودا ڕوویانداوە فەرمونون با پێکەوە بینەریان بین. چواردەی یەکی ساڵی 2016 کۆچی دوایی هونەرمەندی ناودار و نیشتیمان پەروەری کورد مامۆستا کەریم کابان لە تەمەنی 88 ساڵیدا و لە شاری سلێمانی. مامۆستا کەریم کابان ساڵی 1927 لە گەڕەکی سابونکەرانی شاری سلێمانی لەدایک بووە.
مامۆستا کەریم کابان چەندین جار لەلایەن ڕژێمی بەعسەوە ئازاردراوە بە ئەنجامی ئەوەی ببێتە دەنگێک بۆ ئەوەی بە شانوباڵی ڕژێمی بەعس و سەدام حوسێندا هەڵبدا، بەڵام مامۆستای ناوبراو ڕەدی کردوتەوە کە هونەری کوردی بخاتە خزمەت داگیرکەری کوردستانەوە و نانی جاشایەتی بخوات. چواردەی یەکی ساڵی 2016 ڕێکخراوی تەندروستی جیهانی راپۆرتی ساڵانەی خۆی بڵاو دەکاتەوە و ئاماژەبەوە دەکات کە لە خۆراوەی ئەفریقادا 11,000 کەس توشبوون بە نەخۆشی ئیبۆلا کە یەکێکە لە نەخۆشیە مەترسیدارەکان. بەڵێ بینەرانی عزیز، وەک پێشتر ئاماژەمان پێکرد کە تەوەریەکەمی پرۆگرامەکەمان تەوەرێکی وەرزشی و باز لە یاری تۆپی دەستی ناو ئاو دەکات. بەر لەوەی بچینە سەر گفتوگۆکانمان، هاوکارمان ئەردەڵان محەممەد راپۆرتێکی بۆ ئامادەکردین. فەرموون با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین. لە شاری سلەیمانی و لەسەر ئاستی کوردستان یاریەکی دۆستانەی تۆپی دەستی ناو ئاو ئەنجام دراو. ڕاهێنەر و یاریزانانیش داوا دەکەن کە پاڵەوانێتی زیاتریان بۆ بکرێتەوە و زیاتریش گرنگی بەم یاریە بدرێت. لە مەلەوانگەی سلەیمانی پوڵ یاریەکی دۆستانە لە نێوان هەڵبژاردەی سلەیمانی و یانەی سەی سادق بۆ یاری تۆپی دەستی ناو ئاو بەڕێوە چوو. ئەنجامەکەش لە بەرژەوەندی هەڵبژاردەی سلەیمانی بوو بە 4 گۆڵ بەرامبەر بە 3 گۆڵ. ئەم پاڵەوانێتی بۆ یەکەم جارە لە سلێمانی کرێتەوە. تا ئێستا پاڵەوانێتی تۆپی دەست نەکراوەتەوە لە هەموو کوردستانە. ئەمە یەکەمین جارە پاڵەوانێتی تۆپی دەست کرێتەوە. ئێمە دامەزرێنەری ئەم یاریین کە کردومانە بە پاڵەوانێتی، بەڵام پێشتر تەمرینمان کردووە، یاریزانمانە بۆ فرقەماندانەوە، بەڵام وەکوەوەی کە درابێت و بە ئێلام و پاڵەوانێتیمان ئەنجامێ ئەمە یەکەمین جارە. وە هیواخوازین ئەم پاڵەوانێتیە زیینو بکرێتەوە لە کوردستانەوە پەرەی پێ بدرێت و ئێمە هیچمان کەم نییە لە یاریزانانی ئەوروپا و ئەتوانی بە شێوازێکی زۆر باش پێشوازی لەم پاڵانت. پێداوی سیارەکە دیارە ئێمە خۆبەخشانە هەستاین بە دروستکردنی گۆڵ و کڕینی تۆپەکان و هەروە کڕینی کڵاو بۆ یاریزانەکان و سپاسی مەلەوانگەی سلێمانی پوڵی شەکەین. لە لای خۆیانەوە ڕاهێنەران ئاماژە بەوە دەدەن کە داوا لە بەرپرسانی یاریەکە دەکەن کام یاریەش بە فەرمی لەسەر ئاسی کوردستان بناسرێت و پاڵەوانێتی زیاتری بۆ ئەنجام بدرێت و ئامانجی خۆشیان لەم یاریە ئاشکرا دەکەن. بەڵێ ئەمڕۆ بۆ یەکەم جار بە شێوەیەکی منەظەم لە لێوان یانەیەک و هەڵبژاردی پارێزگای سلێمانیدا ئەم یاری ئەنجام درا. ئێمە هەدەفمانە لە دوای ئەم یاریەوە تیپی ئەم یاری تۆپی دەسە دروستکەین. لێرەوە داواکارین لە نوێنەرانی لیژنەی ئۆڵمپی کوردستان ئەگەر بکرێت یەکێتێکی سەربەخۆ بۆ یاری وەتەرپۆل و دابنرێت، چونکە یاریکی جیهانیە لە هەموو دنیادا. ئێمەش یاریزانەکانمان توانێت ئەوان تێ بتوانین هەڵبژاردەیەکی باش دروست بکەین، یان ئەگەر ئەوەش ناکرێت تێکەڵ بە ئیتیحادێکی تر بکرێت. ئامانجی سەرەکی ئێمە هێنانەوەی ناو ئەم یاریانەیە بۆ ناو کایەکانی وەرزش لە کوردستاندا. لە کوردستاندا ئەم یاری هەتا ئەیسا لە هیچ محافەزە و لە هیچ شوێنێک نەکرا، بەڵام لە عێراقا زۆر بە بەقوەتی هەن. ئێستا هەڵبژاردەی عێراق هەڵبژاردەی وەتەرپۆل هەیە بەقەوەتن. ئێمەش ئەمانەوێت لە دوای ئەم یاریەوە هەڵبژاردەی دروستکەین بتوانین کێبڕکەی ئەوانیش. یاریزانانیش خۆشحاڵن بە ئەنجامدانی ئەم یاریە، وەک سەرجەم یاریە وەرزشیەکانی تر سەیری دەکەن، بەڵام دەیانەوێت وەک سەرجەم وڵاتانی تری دنیا زیاتر گرنگی بەم یاریە بدەن، چونکە تازەیە لەسەر ئاسی هەرێمی کوردستان و داواش دەکەن کە شوێنی تایبەت و پێداویستیەکانی یاریەکەیان بۆ دابین بکرێت. یاریی ئەتیادیە وەکو یاریەکانی تر وەکو تۆپی پێ وەکو تۆپی دەست، بەڵام ئەم یاریە بۆ یەکەم جارە لە شاری سلێمانیە ئەنجام دەدرێت. ئێمەش حەز دەکەین پەرەی پێبین وەکو وڵاتانی تر و بەرەو پێشی ببین لە شارەکەمانە وەکو وڵاتانی تر و بتوانین بەشداری بتوڵاتی دەرەوەی عێراق و نێودەوڵەتی بکەین. هیوادارین هاوکاریمان بکەن لە ڕووی مادیەوە و لە ڕووی شوێنیشەوە، کە ئێمە شوێنێکی وامان نییە و یەکەم جارێکی دیە ئەم یاریەکە ئەنجام دەدرێت لە شاری سلێمانیە. یاری تۆپی دەستی ناو ئاو بۆ یەکەم جارە ئەنجام دەدرێت لە 2 گۆڵی بچووک و 2 تیپی شەژ یاریزانی پێکهاتووە و هەر یاریەکیش لە 4 گێمی 8 خولەکی پێکهاتووە و دەبێت لە مەلەوانگەیەک ئەنجام بدرێت کە لەسەر ستانداری جیهانی دروست کرا بێت و درێژیەکەی 5 مەتر بێت.
دڵنیام کە ئەرکی گۆڵپارێز لە هەمویان قورسترە لەبەرەوەی کە هەم دەبێت زۆر زیاتر لە ئاوەکە خۆی بەرز بکاتەوە ڕێگر بێت لە لەوەی کە گۆڵ لێ بکەن و هەم دەبێت پێشی نەدات لە زەویەکەواتە و کاتە دەبێتە فاڵ و خەتا بەسەریەوە. بینەرانی عزیز تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر یاری تۆپی دەست لە ناو ئاودا بە میوانداریەکی تایبەت بە میوانێکی تایبەت قسە و گفتوگۆ لەسەر ئەم بابەتە دەکەین کە ئەویش زۆر بەڕێز کاک نەجمەدین شێخ نەسرەدین ڕایەنەری تۆپی دەستی ناو ئاوە. کاکشە زۆر سپاس بەوە دەرفەتە بەخێر بێت. زۆر سپاس بەوە بەیانی هەموو لایەک باش زۆر سپاس دەکەین. کاک نەجمەدین ئەگەر لێەوە دەست پێ بکەین مێژووی تۆپی دەست لە ناو ئاودا لە کێوە سەری هەڵداوە لە جیهاندا و هەروە لە هەرێمی کوردستانیش کەی هێنراوەتە ناو هەرێمی کوردستانەوە. بەڵێ مێژووی تۆپی دەستی ناو ئاو وەتەرپۆلۆ لە سەرەتای ساڵی 1970ەوە لە ئەوروپادا هەیە بە تایبەتی لە ئینگلتەرا کە سەرهەڵدانی ئەمیارە لێوە سەری هەڵداوە بۆ یەکەمین جار لە ساڵی 1970 لە ئینگلتەرا ئەمیارێن ناسێنرا یەکەمین یانە کە دامەزرا لە هەر لە ئینگلتەرا بۆ کریسیان پاڵاس بوو ساڵی 1970 بوو و دووەمین یانە کە دامەزرا یانی پۆرنمۆسی هەر ئینگلیزی بوو بە شێوەیەکی فەرمی کە یاری لە نێوان دوو وڵاتە ئەنجامدرا بە ساڵی 1970 بوو لە نێوان ئینگلتەرا و سکۆتلەندا کە سکۆتلەندا براوەی یاریەکە بوو و بە شێوەیەکی فەرمی کە لە ئۆلمپیادا ناسێنرا ساڵی 1990 بوو ساڵی 1900 بوو بۆ پیاوەن بۆ ئافرەتانی لە ساڵی 2000 لە ئۆلمپیادا بە یاریکی فەرمی ناسێنراوە. کەواتە ئافرەتانیش بە هەمان شێوەی پیاوانتوان ئەم یاری ئەنجام بەڵێ زۆر باشە. مەرجی بەشداریکردنی ئەو کەسانی کە ئارەزووی ئەم یاری ئەکەن ئەبێت چی بەدایە هەموو کەسێک ئەگەر ئارەزووی هەبێت توانێت بەشدار بێت لەم یاریە؟ بەڵێ مەرجی سەرەکی هەر بوون بە یاریزانی مەلەوانی لە شولارێک و جستەیەکی بەهێزی ئەوێت و یاریزانی وەتەرپۆلۆش جستەیەکی بەهێزتری ئەوێت لە مەلەوانی چونکە تۆ هەموو زەخت و قوتەکەوێتە سەر قاچەکانە و نابێ ئاوەکەیشی ئەو نەتەنی بێ بتوانانی قاچی لەمسی عەرزەکە بکات هەر ئەبێت ئەم سەر بۆ ئەو سەر یەک تایم بێ ئاوەکە. کاتە مەرجە بێ مەلەوانی بزانێت ئەبێ مەلەوانی بزانێت زۆر بە باشیش ئەبێ قوڵی و ئاوە چەند بێت کە ئەو یاریزانانە یاری تێدا ئەنجام لە مەلەوانگە نێودەوڵەتیەکانە ئەبێ ئەم سەر بە ئەو سەری ئاوەکە 2 مەتر بێ ئۆڵمپی قوڵی ئاوەکەی 2 مەتر بێەوە یاریگای وەتەرپۆلیش کە بۆ پیاوان 25 متر بە 20 متر پانێکێتی لە ئۆڵمپیادا 20 متر بە 30 مترە بۆ ئافرەتانیش 25 بە 7 مترە. بۆچی جیاوازی هەیە بۆ عادەتەن پیاوان قوتیان باشترە و لەگەڵ لە جیاوازن لە ئافرەتانە زۆر باشە. ئەم یاریە لە هەرێمی کوردستان کەی داهێنراوە لێرە واتێنراوەتە ناو هەرێمی کوردستان و برەودان بە یاری تۆپی دەست لە ناو ئەودا لێرە چۆنە؟ بەڵێ بۆ یەکەمین جار کە ئەم یارێ لە نێوان دوو یانەدایە یانەیەک و هەڵبژاردی پارێزگایەکە ئەنجام برێت ئەم ساڵ بۆ کە لەم هەفتەی پێشوە لە مەلەوانگەی سلێمانی پۆڵ هەڵبژاردی سلێمانیانەی وەرزشی سادق بۆ یەکەمین جار یاری وەتەرپۆلیۆیان ئەنجامدا. ئێمە ئامانجی سەرەکیمان لەکردنەوەی ئەم یاری ئەوە بوو کە یەکەمین بەردی بناغەی یاری وەتەرپۆلۆ لە کوردستاندا بنین. یاری وەتەرپۆلۆش پێداویستی و کەرەسەی زۆرە. ئێمە لەم یاریەدا کەرەستەمان وەکو پێویست نەبوو هەم یاریگاکەمان وەکو پێویست نەبوو. هاتن مەلەوانگەکان هەمووی لە 1 مەتریەوە دەست پێەکە بۆ 3 مەتری. ئێوە چۆن شوێنێکی واتان دەستکەوت کە هەمووی 2 مەتر بێت؟ ئێمە ئامانجی سەرەکیمان ناساندنی یاریەکە بوو. یاریەکەمان بۆ ئەوە نەکرد کێ براوە بێکێ ئەوە پێویستمان یاریەکە بناسیێنین اینجا ئیش لەسەر ئەوە بکەین کە چی شوێنێک لە چی مەلەوانگەیەکە ئەم یاری ئەنجام بدرێت. لە کوردستانە 2 مەلەوانگە هەن کە بتوانێت ئەم یاریەتی ئەنجام بدرێت ئەویش مەلەوانگەی کۆلێژی پەروەردەی سلێمانیە کۆلێژی پەروەردەی هەڵەبجێ. کەواتەی بۆ خۆتان شوێنێکی تایبەتتان نییە کە ئەم یاری تێدا ئەنجام بدەن کە تایبەت بێ بە خۆتان؟ لە مەلەوانگەکانە ئەتوانین ئەرک و ڕاهێنانەکان ئەنجام بێت چونکە بەشێک لە مەلەوانگەکانی کوردستان بەشێکیان قوڵن ئەتوانی قاچدانە نیتە تەمرینی خۆکەی بەڵام بۆ ئەوەی کە بتوانانی یاریەکی فەرمی تێدا ئەنجام دێ ئەبێت 25 متر ئەم سەر بۆ ئەو سەری یە قیاس بێت بۆی ئەگەر قاچی لەمسی عەرزەکە بکات یا دەستی لەمسی ئینەکە بکات ئەبێت بە فاڵ. زۆر باشە. گر باسی لەوە کرد کە کەمی پێداویستیتان هەیە لەم یاریە گرنگترین ئەو پێداویستیانە چین کە گرنگ و زەڕورن ئەبێ هەبێت؟ بەڵێ گرنگترین ئەم پێداویستی یاری وەتەرپۆلۆ لە هەمووی گرنگتر ئەو مەلەوانگەی کە ئەو یاری تێدا ئەنجام درێت. اینجا ئێمە کە ئەم یاریمان ئەنجام داوە هیچ شتێکی پێداویستێکی یاریەکەمان نەبوو چونکە لە نەماتوانی لێرە بەردەستیکەین کڵاوی تایبەت بە یاریەکە هەیە چونکە کڵاوی تایبەت بە یاریەکە کڵاوی زیرەکی پێ ئەڵێن هەم ڕقەمی یاریزانەکەی لەسەر هەم سەماعیە بە بۆی لەناو ئاکا گوێ لێ نەبێ بە سەماعی بێت هەم پارێزەری گوێچکەکانی تێدایە ئەوەیە یاریگاکە زەرورە
تەنانەت تۆپی یاری وەتەرپۆلیشمان بەردەستنم کەواتەوە کارچێکە گرنگی بەم یاریە نادرێت هیچ لایەنێک هاوکاریتان ناکات کەم پێداویستیانەتان بۆ دابین بکرێت. هەتا ئیسا لە لیژنەی ئۆلمپی کوردستانە یەکێتێکی تایبەت بەم یاریە نەبووە کە یەکێتێکی نەبێت ناتوانێت پێداویستەکانی دابین کرێت. ئێمە بۆ ئەم مەبەستە خۆم قسەم لەگەڵ بەڕێز دکتۆر دیارا کردو جێگری سەرۆکی لیژنەی ئۆلمپی کوردستان زۆر بە خۆشحاڵی وتێتی ئەگەر سییانە هەبێت لە کوردستان ئێمە بە تەواوی هاوکاریتانەکەین و هەچی بکرێت بۆ ئەوی کە ئەمیارە بێ بە یاریەکی فەرمی ئێمە ئەنجامی دەدەین. زۆر باشە باست لە هەندێک کەلوپەل و پێداویستی کرد کە لەوەی پێویستە لە بەردەستانە هەبێ بەڵام ئێستەش وەکەوەی باسکردێکێک لە یاریە گرنگەکانتان بۆ مێژووی هەرێمی کوردستان ئەنجامداوە. یاریزانەکانی یان ڕێژەی یاریزانان چۆنن لەسەر ئەم جۆرە یاریە وەروە تا چەند ئاشناییان هەیە بە یاساکە تایبەتەکانی ئەم یاریە؟ بەڵێ ئێمە وەکو وتم بیدایەتی یاریەکەمانە نەماتوانی بە شێوەیەکی یاسای نێودەوڵەتیانە یارەکە ئەنجامین یەک لە بەرەوەی مەلەوانگەکەمان هین نەبوو قیاسی تاو نەبوو ئێمە 6 یاریزە 5 یاریزان و گۆڵچێکمان یاری پێکرد بەڵام خۆی ئەبێت 6 یاریزان و گۆڵچیەک بێت هەر تیپمێکیش پێک دێت لە 13 یاریزان 6 یەدەگی هەیە 5 یەدەگیان ئەتوانن بەشداریکەنەوە لە ناو یاریەکەدا. لە یاریە نێودەوڵەتیەکانی تۆپی پێ 3 کەس دەتوانێت بەدل بێت بۆ نمونە یەدەک بێت واتە بێتە ناو یاریەوە لە یاری مەلەوە تۆپی دەستی ناو ئاو چۆن چکە ڕەنگە زووتر هیلاکبی بەڵێ ببوونێ ئەوەی وەروەکو تۆپی یاسەکانی لە تۆپی دەستی کوڕەت لێدی سەر وشکانەوە نزیکە هەر بەدل حڕە ئەچیتە دەر و ناو ئیتە دەریشەوەتوانی حڕەواتە. باست لە هەندێک فاوڵ کرد ئەوانی کە خەتان دروست دەبن کامانن خەتاکان لە تۆپی پیاوی بەردەستت بکەوێت فاوڵە بۆ نمونە ئایا ئەر بەرقاچت بکەوێت فاوڵە خۆ بەرقاس ناکەوێت تۆپەکە. فاوڵەکانی یاری وەتەرپۆلۆ ئەگەر بە دوو دەست تۆپەکە بگریت لەمسی دەستی بکات بە هەردوو دەست ئەوە ئەبێ بە فاوڵ هەموو گرتن و پاڵنانێک و زەخت لەسەر یاریزانێک ئەبێ بە فاوڵ وەکو پێشتر ئاماژەمە بێتە قاچدان لە عەرز ئەبێ بە فاوڵ. ئێمە لەبەر ئەوەی کە بە شێوەیەکی ئەلکترۆنی ناوبژوانەکان بە شێوەیەکی ئەلکترۆنیە لە هەموو دنیادا لە دەرەوە بوو ناوبژوانەکانمان ئاستێکی باشیش پێشکەش کرد. چەند ناوبژیوانی تێدایە چکە ئەگەر یەکێک بێ و هەر سەیری قاچەکان کابزانەکەی ئێدا لە ئەرز ڕەنگە ئەمە پێی نەکرێت. بەڵێ ئەگەر مەلەوانگەکە یاسایی بێت پێ بە ئاسانی نادا لە عەرز چونکە ئێمە لەم یاری خۆمانە یەک ناوبژوانماندانە بەڵام لە ئەمبەر و لەوبەریشەوە ناوبژوانی ئەوێ ناوبژوانی کاتۆمارکردنی ئەوێ زۆری ئەوێ بەڵام لە دنیادا یاریەکان بە شێوەیەکی ئۆتۆماتیکی هینە ئەلکترۆنیە. تا ئێستا یاریزانی و ئەوەندە بەهێزتان هەیە کە ئەگەر بتانوێت بەشداری لە یاری ئۆلمپیا تا بکەن لە دەرەوە بتوانن بەشدار بن. ئەگەر نوێنەراتی لیژنەی ئۆلمپی بتوانێت یەکێتێکی تایبەتی بۆدا بمەزرێنێت یان بتوانێت تێکەڵ بە ئیتحادێکی تری بکات ئێمە ئەتوانین یاریزانی وا پەروەردە بکەین لە عێراقیشا بەشداری بکرێت و لە دەروی عێراقیش بتوانێت ئەنجامی بێت چونکە یاریزانەکەمان ئەو ئاستەیان تێدایە کە بتوانن زۆر بە باشی ئەم یاری ئەنجام بن. یەکەم یاریشمان کە شایدی ئەوەیە کە یاریەکە لە ئاستێکی زۆر بەرزا بوو. بەڵێ ئەم یاریە لە کوردستان تا چەند گرنگی پێدەدرێت ینی یاریزانتان زۆرە ئایا گەنجان زۆر ئێتیمان بەم یاری ئەدەم بەشداری زۆری تێدا دەکەن؟ بەڵێ ئێمە بۆ یەکەمین جار ئەم یاریەمان ئەنجامدا لە نێوان یانەی وەرزشی سات و هەڵبژاردەی سلێمانی و لە دوای ئەم یاریەوە دەنگدانەوەیەکی جوانی هەبوو هەم لە ناو میدیاکانە هەم لە ناو وەرزشکارانە و چەندین یانش پەیوەندیان کردو کەوتیانە ئێمەش ئامادەی یاریکی تۆپی دەست لە ناو ئەودا ئەنجام بین هەر کۆیە ئامادەنیان کردو کە ئامادەکارن یارێک لەگەڵ ئێمەدا ئەنجام بن بە زووترین کات. کەواتە چەندیانە هەیە لە کوردستان؟ بەشی مەلەوانی یانەکانی کوردستان 12 بۆ 13 یانن لە یاری وەتەرپۆلۆدا لەو مەلەوانی جیاوازە لە تۆپی دەست ئیتیحادیان جیاوازە بەڵام ئێمە یاریزانی ئەوانەی کە یاری تۆپی دەستی کرد لەم دوسێ ڕۆژی پێشوە هەمومان یاریزانی مەلەوان بوون. هەدەفمان بۆ کە یاریەکە بخەینە سەر ڕێچکەی خۆی یاریزان پێ بگەێنین. هەموو یانەکانیش ئامادەن لەو قەناعەتام 6 یانە بۆ 8 یانە بە زووی دروست بێت. بابێنە سەر گرنگی ئەم یاریە بزانین گرنگی ئەم یاریە بۆ جەستەی یاریزان تا چەندە گرنگە چونکە هەموو وەرزشێک بێگومان سوودێک دەگەێنێت. بەڵێ لە یاری وەتەرپۆلۆدا یاریزانی مەلەوانی ئەوێت جیاواز لە ئەویش ئەبێت جستە و لە شولارێکی زۆر بەهێزە هەبێت چونکە تۆ هەر ئەوە نییە بە پێوە لە ناو ئاوەکە بۆسی مەلەکە ئەبێت زەختکەیت داوازی هجوومکەیت بشگەڕێتەوە بۆیە هەر کەسێک بتوانێت ئەم یارە بە باشی ئەنجامدا ببێ بە یاریزانی ئەمە حتمما لە شولارێکی زۆر بەهێز و
ڕەشیقی ئەبێت. واتە بەلای کەمەوە چەند دەقە تۆ لەسەر ئاویت و دەبێت بجوڵێ بچیتە پێشەوە بیتەوە دوا بەبێەوەی پێ بخیتە زەوی بە پێوی بچیتە دەرەوە بەلای کەمەوە چەند دەقە دەبێت توانێتە بێ. یاری وەتەرپۆلۆ پێدێت لە 4 گێم هەر گێمێکیش 8 خولەکە یعنی تۆ لەم 8 خولەکە ئەبێت چەندێ هێرشکەیت ئەوش بەرگریکەیت قاچیشت نابێت نابێت قاچشی لەمسی عەرزەکە کات لە گۆڵی تاوەکو هێرش بەر هەر 6 یاریزانەکە هێرش ئەبەن و ئەشگەڕێنەوە یعنی قووەتێک و لیاقەی و بەدەنێکی زۆری پێویستە. زۆر باشە باست لە یشێتی تۆپی یەکێتی تۆپی دەستی کرد کە لێرە نیە لە عێراقدا هەیە بۆچی ئەوە پەیوەندیتان بە عێراقەوە نییە هیچ یا عێراق چاوی لەسەرتانە لەوەی کە گەر یاریزانێکی باشتان هەیە بە بیباتە ناو بۆ نمونە یەکێتیەکەیەوە؟ بەڵێ من دڵنیاتەکەمەوە کە لە دوای ئەمیارێ و لە دوای ئەوە کە ئامادەکاریمان بۆ پێگەانی یاریزان کرد عێراق کە ئەم یاری پێشکەوتووە تێدا سوودمەند دەبێت لە یاریزانی ئەمەکو هەموو یاریەکانی ترکە بە تایبەتی گۆڕەپان و مەدان کە بەشێکی یاریزانی کووردە چونکە یاریزانی ئێمەش ئاستیان زۆر بەرەو پێشە ڕابەزووی لە هەر یاریەکە کە بیانێ ئەنجامی بە تایبەتی لە یاری ئاویەکاندا. زۆر باشە هەیە بۆ نمونە لە ینی تیمی مەلەوانیان نەبێت لە یانەی مەلەوانیەکانە نەبێت بەڵام لێرەوە ئێستا بێت دەست پێ بکە لە بەڵام شارزای مەلە هەبێت لە تۆپی دەستی؟ بەڵێ ئێمە داواکاریمان کردووە لە نوێنەرانی لیژنەی ئۆڵۆمپی کوردستان ئەگەر ئەوان بە شێوەیەکی فەرمی وەڵامی ئێمەنداوە کە خۆشحاڵیش بوون کە هەموو ڕێکارەکان ئەگرنە بەر ئەگەر ئەوان ئۆکەیان بە ئێمەدا کە یارێکە بە یارێکی فەرمی یانەکانیش ئەتوانن هەریانەیەک کە هەبێت لە ژێڕکێفی لیژنی ئۆڵۆمپی کوردستان داوێت ئەتوانێت بەشی تۆپی دەستی ناو ئاویش دروست بکات. خۆدێکێکی لەو ڕاهێنەرانی ببوورە شەیدا ڕاهێنەری دیکەشمان هەیە تۆپی دەستی ناو ئاو؟ بەڵێ مامۆستا بەرهەم سەلام کە ڕاهێنەری هەڵبژاردەی سلێمانی بوو لە هەولێریش توانانامێکمان هەیە هەر یاریزانێکی زۆر ئازبەرزی مەلەوانیە ئەویش ئامادەکاری کردوتێتی تیمێکی باش بێت دروست دەکەین لەم یارێدا. بۆ یاریزانانەتان کە نەخۆشیێکی درێژخایانیان هەبێت ئەتوانن ئاستاییە کە بەشدار بن و بتوان یاری ئەنجام دەن یاخود ئەوانەی کە یاریزان و ئەم یاری ئەنجام دەدەن مەرجە کە تەندروستێکی باش و سەلامەتیان هەبێت. یاریزان هەر کەسێک بوو بە یاریزان بە حکمی ئەوەی کە زۆر تەمرین و ئەوانەکە ڕەنگە نەخۆشی درێژخایانی نەبێت و ئەم یاریش کە زۆر قورس و زەختی لەسرە بۆ یاریزان زۆر ماندوو ئەبێت لەوە ناچێت یاری کەسێک نەخۆشی درێژخانی بێ بتوانێت ئەم یارە بە باشی ئەنجام بدات. زۆر باشە ینی ئێوە لە کاتێکە بمانەوە بۆ نمونە یاری تۆپی دەست لە هەرێمی کوردستانە لەنا ئەوبرەوی پێ بدەین لە دانانی گۆڕەپانێکەوەی دی ئەتانەوەواتە لە مەزبەحەکەەوە دەتانێت بۆتان دروست بکرێت مەزبەحەکان ئەوەی کە باس کرد چەندانەیەکێت تا چەند دەمانە گونجاون لەوەی کە سبێنە یاریەکی نێوان دوو هەڵبژاردەیان تێدا بکرێت یا خۆ دوو نادیان تێدا ئەنجام بدرێت. بەڵێ ئەو دوو مەلەوانگەی کە ناو برد هەردووکیان بە تایبەتی ئەوەی کۆلیژی پەروەردەی هەڵەبجە مەلەوانگەیەکی ئۆڵۆمپیە 50 متر بە 20 متر ئێمە ئەتوانین یاریگاکە لەوە دابینکەین و یاری تێدا ئەنجام بدەین. یان ئێستا بەس ئەو شوێنەمان هەیە بەس بۆکو شوێنێکی ئۆڵۆمپی بێت بەس ئەوەی هەڵەبجێت لە سلێمانیش هەیە ئەتوانین ئەوەی کۆلیژی پەروەردەی وەردش ئەتوانین لەوی شایارەکە دروستکەین. دابینکردنی پێداویستیەکانی دیکەوە کە ئاماژەت پێکرد کڵاوی زیرەک و ئەمانە تا چەندە ینی ئاسان بەردەست دەکەون؟ بەڵێ وڵا ئاسانن بۆ بەردەستکردن بەڵام ئەتوانین لە دەروە داواکەین تا ئیسا چونکە یارێکی فەرمی نەبووە هیچ کام لە فرۆژگا وەرشیەکان ئەو کاڵا یاری وەتەرپۆلۆیان نییە بەڵام بە ئاسانی ئەتوانین دەستی بخەین لە دەرەوە و ئێمە ئەگەر ئەم یاریش نەبێ بە یاریەکی فەرمی لە ئۆڵۆمپی کوردستانە ئێمە بۆ خۆمان هەر لە نێوانیانەکانە بۆ ئەوەی ئەم یاری تازە کە دروست بووە بەرەو پێشتری بێت. ڕاهێنان یا پێگەیشتنی یاریزان و ڕاهێنەر و دادوەر و هەموو ئەمانەی کە هەیە تا چەنە پێویستیان بەوەیە کە تەنها پرۆڤە بکەن یا خود ناڕەنگە پێویستیان بەوە بێ کە خولیش لە دەرەوێ وڵات ببینن لە ئێران لە تورکیا لە وڵاتەکانی دیکە پێویستە لەوەی کە خول و ڕاهێنانی تایبەت ببینن. بەڵێ ئێمە توانامان دیاری کراوە لە مەلەوانی شاهتاوەکو ئەمڕۆ بەهۆی ئەوەی کە ئیتیحادەکەمان نەیتوانیوە خۆی سەرپەرشتی فێرگە بکات خۆی بتوانێت سەرپەرشی ئەو یاریزانانەکە کە پێیان ئەگەێنین لە مەلەوانی شاد نەمانتوانێت زۆر بچینە دەرەوە کە یاریزانی زۆر باششمان هەبووە کە ئەگەر برەی پێ بدرایە دڵنیاتەکەم و لەسەر ئاسی جیهانیش نەتیجەی بەدەستێنە لە یاری وەتەرپۆلیۆش تا هەر ئیشەڵا ئەوەی کە دەستمان پێکردو زۆر بە باشی کارێک ئەەکەین کە
بە ناوی هەڵبژاردەی کوردستان و بەشداری پاڵەوانتەکانی دەرەوە بکەین. زۆر بە کورتی هیچ ینی دیاری کراوە کە تەمەنی دەبێت چەند بێ یاریزانەکە؟ تەمەنی دیاریکراونە، بەڵام ئەگەر تەمەنی لە نێوان 18 بۆ 30 ساڵ 20 ساڵ بێت ئەوە قوتی باشترە بێت. زۆر سواس بۆ بەڕێز کاک نەجمەدین شێخ نەسەردین ڕاهێنەری یاری تۆپی دەست لە ناو ئاودا. سپاسەوەی کە لە تۆریەکەی پایانی ڕۆژ لەگەڵمانە بوویت. بینەرانی عزیز ناوبڕێکی کورت وەردەگرین و لە پاش ناوبڕەکە پێتان دەگەینەوە لەگەڵمان بمێننەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی، شەقامی مامۆستایان، نزیک شەقامی قەنات، تەلاری جاسەنە. 0 153 85 85. سلیکۆنی واشێری حراری براندێکی نوێی سەردەمیانە و ڕێگە پێدراوە و ئاڵمانیە بەکاردێت بۆ سەرجەم و شوێنانی کە حرارین و گەرماتەیاندا لەسەر و 380 پلەی حراریەوەیە. ئەم سلیکۆنە توانای چاکردنەوەی سەرجەم شکاویەکانی هەیە. سلیکۆنی واشێری حراری توانای چاکردنەوەی بەشەکانی ئۆتۆمبیل و بەشی میکانیکی کارگە و شوێنە بەرهەمهێنەرەکان و چەندین شوێنی تری هەیە. ئەم سلیکۆنە گەرانتی لە 100% لەگەڵدایە و توانا و هێزەکەی سەرسامت دەکات. بخوازێ ئارەزووتیان لە هەرچی بێ برنجیمانیا بەدەستن بە ئاسانی دروستە بێ کاتێ هەموو شێت تاو بوو خۆشترینیان دێتە سەرمێت هەموو چێژی برنجی ئیمانیا یەکتری داگرنامێ لە ڕۆژی لەدایک بوونتە تۆ شایستەی جوانترینی ئەمەوێ هەموو دڵخۆش بن تۆ شێش لە ژیان ببینی برنجی مانیا هێزی خوانە شایستەی ماڵ میوانە. برنجی 11 هندی و 11 پاکستانی مانیا بە تام و چێژ و ناوازە و تەنیا تاکە برنجە لە هەموو ئەوروپا بەکاردێنرێت. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژاردەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. دووبارە سڵاتان لێبێت بەڕێزان لە بڕگەی هەواڵەکانی پرۆگرامی پەیامی ڕۆژ کورتێکی هەواڵەکانتان پێشکەشکردین. بۆی بەفربارینێکی زۆرەوە ڕێگەی چەند قەزا و ناحەیەکی هەرێم داخران لە پێنجوێنیش دەوامی پەیمانگای تەکنیکی کرایە پشوو.
شەوی ڕابردوو پۆلیسی هاتوچۆی هەولێر ئاگاداری شۆفێران و هاوڵاتیانی کردەوە بەهۆی بارینی بەفرێکی زۆر و دابەزینی پلەکانی گەرما بۆ ژێر سفر سەرجەم ڕێگەکانی دەربەند، سەفین، هیران، شەقڵاوە و وەرتێ بۆ ڕانیا گیراون و شیاونین بۆ هاتوچۆ. داواشی لا شۆفێران کرد کە بۆ کاری زۆر پێویست نەبێت سەردانی دەرەوەی شار نەکەن. قایمقامەتی قەزای دوکانی شۆفێران ئاگادار دەکاتەوە ڕێگەکانی قەرەسرد و دابان و فریاد و کلکە سماغ گرفتی هاتوچۆیان دروست بوو و هۆشداری دەدەنە شۆفێران ئەو ڕێگەیانە بەکار نەهێنن و هاوڵاتیانیش ڕوو لەو ناوچانە نەکەن تا تووشی ڕووداوی نەخوازراو نەبن. هاوکات شارەوانی پێنجێنیش ڕایگەیاند بەهۆی بەفربارینەوە ڕێگای پێنجێن سەی سادق داخرا و پەیمانگای تەکنیکی ئەو قەزایەش ئەمڕۆی کردە بشوو. کەناڵی ئاسمانی پەیام کە سوکاری پەنابەرانی کورد دڵنیا دەکاتەوە ئەو یەختەی لا دوورگەی پاکسۆسی یۆنان ژێر ئاوکەوت سەرجەم کوردەکانی ناو یەختەکە سەلامەتن و لەلایەن هێزە دەریاوانەکانی یۆنانەوە دەستگیر کراون. دەستگای لووتکە بۆ کاروباری ئاوارە و پەنابەران بڵاوی کردەوە یەختێک با 50 پەنابەرەوە لە ئاوەکانی یۆنان ژێر ئاوکەوتووە 17 کەسیان کوردی هەرێمی کوردستانن. پەیام زانیوێتی یەکێک لەو پەنابەرانە لە زیندانەکانی یۆنانەوە لا ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە دڵنیایی داوەتەوە کە سوکاریان سەرجەم کوردەکانی ناو یەختەکە سەلامەتن و لە پاش دەرباز بوونیان دەستگیرکراون و بڕیاریشە ئەمڕۆ سەرجەمیان ئازاد بکرێن. پەرلەمانی کوردستان هەموو بڕگە و مادەکانی پرۆژە یاسایی چاکسازی پەسەند کرد و ڕۆژی پێنجشەممەش پرۆژە یاساکە بۆ پەسەندکردنی دەخاتە دەنگدانەوە. تا درنگانێکی شەوی ڕابردوو پەرلەمانی کوردستان بەردەوام بوو لەسەر گفتوگۆکردنی مادەکانی پرۆژە یاسایی چاکسازی و سەرجەم مادەکانیشی خوێندنی دووەمیان بۆ کرا. ڕێواز فایق سەرۆکی پەرلەمانی کوردستانیش ڕایگەیاند ڕۆژی پێنجشەممە دەنگدان لەسەر پرۆژە یاساکە بەڕێوە دەچێت. پرۆژە یاسای چاکسازی لا موچە و خانەنشینی و دەرماڵە و ئیمتیازاتەکانی دیکە لە 19 مادە پێکاتووە. لە کاتی خوێندنەوەی دووەم بۆ پرۆژەکە وەزیرە پەیوەندیدارەکان لا پەرلەمان ئامادە بوون و وەڵامی پرسیاری پەرلەمانتارانیان دایەوە و ڕوونکردنەوە لەبارەی مادەکانی پرۆژەکەەوە درا و پەرلەمانتاریش زۆرترین ڕەخنە و پێشنیاریان لەسەر پرۆژەکە هەبوو. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ داوای کرد خانەنشینی پلە باڵاکان 115 بوچەکانیان بێت و سەرۆکی فراکسیۆنەکانی گۆڕان و پارتیش پشتیوانی خۆیان بۆ پێشنیازەکەی عەبدولستار مەجید دەربڕی. لە دانیشتنی دوێنێ پەرلەمانی کوردستاندا عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ ڕایگەیاند جیاوازێکی زۆر هەیە لە نێوان موچەی پلە باڵاکان و فەرمانبەرانی ئاسایی و ئەوەش بۆتە هۆی ئەوەی کە بابەتی چاکسازی موچە ببێتە جێگەی گفتوگۆ و نیگەرانی هاوڵاتیان. وتیشی داوا دەکەن خانەنشینی هەر فەرمانبەرێکی ئاسایی لە 400,000 دینار کەمتر نەبێت. داوای ئەوەش دەکەن کە خانەنشینی پلە باڵاکان 115 موچەکەیان بێت. هەریەکە لە عەلی حەمە ساڵح سەرۆکی فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان و ئومێد خۆشناو سەرۆکی فراکسیۆنی پارتی پشتیوانی خۆیان بۆ پێشنیارەکەی عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی دەربڕی. بەرپرسێکی باڵای کۆمەڵی ئیسلامی پەیامێک ئاڕاستەی سەرۆکی حیزبوڵای لوبنانی دەکات و دەڵێت کاتێک ئێوە دەوڵەتمان پێڕەوا نابینن چیمان هەیە تا تۆڵەی قاسم سولەیمانی لە ئەمریکا بکەینەوە. لە هەژماری تایبەتی خۆی لا تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک محەممەد حەکیم کارگەڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی لەسەر هێرشەکانی حەسەن نەسڕوڵڵا بۆ سەرکرد و شەخصی مەسعود بارزانی هاتە دەنگ و وتی تۆ دژ بە ئیسرائیل هەبووت و ڕۆڵت بینیوە بەڵام دژایەتی سونەشت لا لوبنان و عێراق و سووریا کردووە. محەممەد حەکیمەوەشی نووسیوە ڕاستە جەنەرال سولەیمانی پشتیوانتان بوو پشتیوانی حەماس و جیهادیش بوو دژی ئیسرائیل. ڕاستە هاوکاری عێراق و کورد بوو لا شەڕی داعش و حەقتە نیگەران بیت بە نەمانی. دەژڵێت کورد میلەتێکی بێوەفا نییە و چاکەی خەڵکی لە بەرچاوە. من خۆم بیستومەکە کاک مەسعود باسی کردو و توێتی لە دوای گرتنی مەخمور سلێمانی فریاکەوت. بەڵام ئێمە یەک کە ئێوەمانان دەوڵەتمان پێڕەوا نابینین و خۆمان مەزڵوم و ژێردەستین کەی ئاستی ئەوەین و چیمان هەیە تا تۆڵەی سلێمانی لە ئەمریکا بکەینەوە. ئەی خۆت بۆ نافەرمووی لە بەیروت بدەیت لە بەرژەوەندیەکانی ئەمریکا. لە بەشێکی دیکەی نووسینەکەیدا محەممەد حەکیم نووسیوێتی وێ ڕای تێبینی و نیگەرانی ئەمە لەبارەی ناوخۆی کوردستان و ئەدای خودی بارزانی بەڵام بارزانیش سەرکردەیەکی خەباتی ڕزگاری خوازی گەلی کوردە و لا شەڕی دژی داعش ڕۆڵی هەبووە. لە کۆتاییدا دەنووسێت نازانم بۆ ئەوەندە ئاماژە بە کوردستان دەکەن وەکو ئیسرائیلی دووەم وێنای دەکەن لە کاتێکدا حەقا ئێوەمانان و باقی سەرکردە ئیسلامیەکانی دیکەی شیعە و سونە جاروبار ئاماژە بە مەزڵومیەتی
یەکێتی میلەتی کورد بکەن و بەگاڵتەش بێت بڵێن مافی ژیان و خۆبەڕێوەبردن و گەرکرا بشڵێن مافی دەوڵەتان هەیە. هەفتەی داهاتوو 53 بەرکەوتوچەکی کیمیایی بە مەبەستی چارەسەری پزیشکی ڕەوانەی دەرەوەی وڵات دەکرێن. تەندروستی هەڵەبجە لە ڕاگەیەنراوێکدا بڵاوی کردەوە پاش هەوڵەکانی بەڕێوەبەرایەتیەکەیان بە هاوکاری وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەفتەی داهاتوو 5 کەس لە بریندارانی بەرکەوتەی چەکی کیمیایی ڕەوانەی دەرەوەی هەرێم دەکرێن بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی. ئەوەشیان ڕوون کردوتەوە ئەو بەرکەوتوانە لەلایەن لیژنەی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە و 6 پزیشکی پسپۆڕەوە بینراون. پاش هەڵسەنگاندنیان لە ئێستادا کارەکانیان تەواو بوو و هەفتەی داهاتوو ڕەوانەی دەرەوە دەکرێت. کابینەی نوێی ئەنجومەنی سەرکردایەتی گشتی یەکێتی یەکەمین کۆبوونەوەی خۆی ساز دەکات. میدیاکانی یەکێتی بڵاویان کردەوە ئەمڕۆ ئەنجومەنی سەرکردایەتی گشتی یەکێتی یەکەمین کۆبوونەوەی خۆی با سەرۆکایەتی مستەفا چاوڕەش ئەنجامەدات. گرنگترین بابەتی کۆبوونەوەکەش پێکێنانی لیژنەیەکە بۆ هەموارکردنەوەی پەیڕەوی ناوخۆی یەکێتی و بڕیاردان لەسەر هەڵبژاردننی سەرۆک و سکرتێری یەکێتی کە هێشتا یەکلایی نەبووەتەوە. کۆبوونەوەی یەکەمی ئەنجومەنی سەرکردایەتی گشتی یەکێتی لە دوای نزیک بە مانگێک دێت لە بەستنی کۆنگرەی چوارەمی ئەو حیزبە. حکوومەتی ئەڵمانیا چاوی لەوەیە پەنابەری زیاتر وەربگرێت بۆ ئەوەی دەستی کار لە وڵاتەکەی زیاد بکات. ئەندامێکی ڕێکخراوی کرێکارانی ئەڵمانیا ئاشکرای کردووە وڵاتەکەی بۆ پڕکردنەوەی ئەو کەلێنەی لە بازاڕەکانیدا هەیە پێویستی بە ژمارێکی زۆر ئیشکەری شارەزا هەیە. دووپاتیشی کردەوە بۆ ئەوەی دەست بەسەر هاوسەنگی چاودێری کۆمەڵایەتی بگرن وڵاتەکەیان پێویستی بە ژمارێکی زۆر لە پەنابەرانی کارزا و شارەزا هەیە. لە ساڵی 2011 ڕێژەی هێزی کاری کەسانی بیانی تەنها 120 بووە و لە ساڵی 2009دا گەیشتۆتە 160 و لە دەرەوەی یەکێتی ئەوروپا وڵاتی ئەڵمانیا هێزی کاری زۆر زیادی کردووە. ئەمە لە کاتێکدایە یاسای زیادکردنی هێزی کاری بیانی و شارەزا دەخرێتە بواری جێبەجێکردن و ڕەوانەی پەرلەمان دەکرێت بۆ ئەوەی پەسەندی بکەن. یانەی بەرشەلۆنە ئیسپانی بە شێوەیەکی فەرمی ڕۆیشتنی ئێرنستۆ ڤالڤێردی ڕاهێنەری یانەکەی ڕاگەیاند و هاوکات کیکی سێتینی وەک ڕاهێنەری نوێی ناسا. بەرشەلۆنە با نووسراوێکی فەرمی ئاشکرای کرد لەگەڵ ڤالڤێردی لەسەرەوە ڕێکەوتون کاگرێبەستی نێوانیان کۆتایی پێبهێنرێت و چی دیکە و ڕاهێنەرە سەرپەرشتی مەشق و ڕاهێنانی یانەکە ناکات. دوا بەدوای ئەوەش لە نووسراوێکی دیکەدا یانەی بەرشەلۆنە ڕایگەیاند بۆ ماوەی 2 وەرزوونی و تا هاوینی 2022 توانیویانە گرێبەست لەگەڵ کیکی سیتین واژۆ بکەن تا ئەوەی ڕاهێنەرەتی یانەکەیان وەربگرێت. دوورخستنەوەی ڤالڤێردی پاش ئەوە دێت کە لە چەند ڕۆژی ڕابردوودا یانەکە لە جامی سۆفەری ئیسپانی لە سەردەستی یانی ئەتلەتیکۆ مەدرید ماڵاوایی کرد و ڕەخنەیەکی زۆر ئاراستەی ئەو ڕاهێنەرەکە. کورتێکی هەوڵەکانمان پێ ڕاگەیاندن پاش ناوبڕێک دەگەڕێنەوە وڵاتان و لەگەڵتان بەردەوام دەکەین. بینەرانی عزیز دیارە دەچینە لای پەیامنێرانمان لە شار و شارۆچەکانی کوردستان بە تایبەتی ئەمڕۆ بڕیار وایە کە خۆپشاندانێکی سەرتاسەری دەرچووە دانەمەزراوەکان ئەنجام بدرێت بۆ جاری دووەمەکان خۆپشاندانانە ساز دەکرێت بەدە ئەتوانم بڵێن بە هەزاران دەرچووی دانەمەزراومانەیە دەرچووی زانکۆ پێمانکان کە تا ئێستا بە بێکاری دەسوڕێنەوە و هەلی دامەزراندنیش لە 2012 بەگشتی لە هەرێمی کوردستان دانەماوە. بۆ زانیاری زیاتر و قسەکردن لەسەر خۆپشاندانەکان سەرەتا دەچمە هەڵەبجە لای پەیامنێرمان سامان فەتاح. سامان سڵاوی خوا لێبێت ئەگەر قسەیەک لەسەر خۆپشاندان و ناڕزایی دەرچووە دانەمەزراوەکان بکەی و پاشان کەشوهەوای ئەمڕۆی هەڵەبجەش چۆنە؟ کاک جەلال سڵاوتان لەبێ سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت. ئەمەوێ سەرەتا لە زانیاریەکانی ڕۆژەوە دەست پێ بکەم لە هەڵەبجە. شەوی ڕابردوو شەپۆلێکی بەفربارین سنووری پارێزگای هەڵەبجەی گرتەوە بەتایبەت ناوچە شاخاویەکان لە سنتەری هەڵەبجە
هیچ بەفرێک نەباریوە بەڵام لە شاخەکانی دەوروبەری هەڵەبجە بەفر باریوە و شاخەکانی سپی پۆش کردووە بە پێی زانیاریەکانی من کە لە کەشناسی هەڵەبجە وەرم گرتووە 19 سانتیم لە هەورامان بەفرباریوە و چاوەڕێژ دەکرێت لە ڕۆژەکانی ئایندەدا شەپۆلی بەفربارین ببارێت لە سنوورەکەدا. بڕار وایە ئەمڕۆ وەزیری کارەبا سەردانی هەڵەبجە بکات دیوانی پارێزگا و بەڕێوەبەرایەتی کارەبا بەسەر کاتەوە لەسەر ڕۆژی کارەبا زانیاری وەربگرێ و بزانێ ڕۆژی کارەبا لە سنووری پارێزگای هەڵەبجە چۆنەکە لە ماوەی ڕابردوودا کارەبا کاتژمێرەکانی کارەبا زۆر کەم بووتەوە و خراپ بووە کارەبای نیشتیمانی. زانکۆی هەڵەبجە کەمپینێکی ڕاگەیاندووە بۆ ئەوەی کە بتوانن زانکۆکان پێش بخەن کە لە ڕیزبەندی نیشتیمانی زانکۆکانی هەرێمی کوردستانە زانکۆی هەڵەبجە ئاستێکی زۆر خراپیە بوو و لە دوای زانکۆ حکوومیەکانی هەرێمی کوردستانەوە دێت. ئێستا من لە بەردەم قایمقامەتی هەڵەبجەم دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان بۆ جاری دووەمە خۆپیشاندان و گردبوونەوەکەن بۆ ئەوەی کە فشارێک دروستکەن بۆ لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی دان مەزرێنە. من شانۆ خانم لەگەڵ شانۆ ئەگەر بێتە ئێرەوە تۆ چەند ساڵە خوێندن تەواو کردووە داواکاریتان لە حکوومەت چییە؟ بەڵێ من نزیکەی 8 ساڵ خوێندنم تەواو کردووە بەشی کارگێڕی کار ساڵی 2012 و ئەمڕۆ بۆ دومی جارێکە ئەرژێنە سەر شەقام و داوای سەرەتاییترین مافی خۆمانەکەین کە ئەویش دامەزراندنە و داواکەین لە حکوومەت کە ئەو هەلی کاری لە سەروبەندی هەڵبژاردنەکاندا باگەشان بۆ دەکرد ئەمڕۆ بخێنە بواری جێبەجێکردنەوە و هەلی کارمان بۆ بڕەخسێنن. داواکاریتان چیە لەوەی کە ڕێژەیەکی زۆرتر لە دەرچوانی زانکۆ پەیمانگاکان ئامادە بن لە گردوونەوە خۆپیشاندانەکانە؟ بڵێ من هیوادارم کە هەموو ئەو دەرنەچوە هەموو ئەو دەرچوانی کە دانەمەزراون ئامادە بن و دەنگی خۆیان بگەین بە حکوومەت. داواکاریتان چۆنە یعنی فشارەکانتان بەردەوام ببن؟ بڵێ بێگومان ئەگەر حکوومەت بەدەم داواکاریەکانمانونێن ئێمە لەم خۆپیشاندانە بەدەنیانە بەردەوامە بین. کاکجار لە سەرتاسەری هەرێمی کوردستان شار و شارچەکانی هەرێمی کوردستان ئەمڕۆ بڕار وایە دەرچوانی زانکۆ پەیمانگاکان گردبوونەوە خۆپیشاندان بکەن بۆ ئەوەی کە فشارێک دروستکەن لەسەر لایەنە پەیوەندیدارەکان و حکوومەت بە تایبەتی بۆ ئەوەی کە ماوەی چەندین ساڵەکە خوێندنیان تەواو کردووە زانکۆ پەیمانگایان تەواو کردو بتوان هەلی کاریان بۆ بڕەخسێت لە فەرمانگە و لە تەواوی جونگەکانی حکوومەت بتوانن خزمەت بکەن و دابمەزرێن. زۆر سپاس بۆ پەیامنێرمان سامان فەتاح کە لە هەڵەبجەوە لەگەڵماناوی بۆ هیوایی کە داواکاری ڕەوای دەرچووە دانەمەزراوەکانی زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان بگەێنە لایەنە پەیوەندیدارەکان و داواکاریەکانیان لێ قبولکەن و هەلی دامەزراندنیان بۆ بڕخسێنن بە تایبەتی وەک باز دەکرێت ئەگەر بێت ئەم چاکسیازیە بچێتە بواری جێبەجێکردنەوە هەلی دامەزرانێکی زۆر بۆ دەرچووە دانەمەزراوەکان دەڕخسێت. بینەرانی عزیز تەوەری دووەمی بەرنامەکەمان تەوەرێکی زۆر گرنگ و پڕبایەخە دڵنیام لای هەمووتان ئاشکرایە کە کێ هەیە کە ڕقی لە بۆنی خۆش بێت وەک هەمیشە دەوترێت ئاترفرۆش بۆ خۆی خۆشەویستیەکی تایبەتی هەیە چونکە دیارەکە بە تەنیشتی شاتێ دەپەڕیت ئۆتۆماتیکەن تۆ سوود لە بۆ نەخۆشەکەی دەبینی بۆیە گرنگە بزانین کە ئایا هەر کەسەوە بۆ خۆی چۆن ئەترێک هەڵبژێرە زۆرمان تا ئێستاش نازانین ئایا ئەترێکی تایبەت بۆ خۆمان چۆن یەکلایی بکەینەوە یاخۆت بۆنی عترەکان کامیان بۆنی سووکە کامیان بۆنی قورسە کێ ئەوانەی کە بە جۆرە لە جۆرەکان هەستیارم بەرامبەر بە هەندێک بۆن بۆچی دەگەڕێتەوە و ئاتری زستان ئاتری هاوین ئاتری بەهارەمانە چۆن جیا بکەینەوە بە تایبەتی ژنان و پیاوان ئاتری کچان و کوڕان هەمووەمانە قسەی زۆریان دەبێ لەسەر بکرێت و تیشێکیش دەخێنە سەرەوەی کە لە بازار چۆن هوشیار بین بتوانین ئاترێک کە تایبەت بێ بۆ خۆمان هەڵی بژێرین بۆ قسەکردن لەسەرم تەوەرە میوانداری کەسێکی زۆر بەڕێز شارەزا لە بواری عتر و عتر فرۆشیدا کردومانەکەوی زۆر بەڕێز شێخ بورهان خەرنووکی خاوەنی پێشانگای نێرکسە بۆ فرۆشتنی عتر لە بازاری سلێمانی کاک شێخ زۆر سپاس بۆ دەرفەتە یاخوا بەخێر بیت هەر بە هاتنت ستۆدیۆکەمان ئۆتۆماتیکی بۆنی خۆشی دەخۆوە گرتووە لە خزمەتانە خۆشحاڵم کەوا دەرفەتێکتان ڕەخسان بتوانین تیشێ بخەینە سەر چۆنێتی دروستبوونی بۆن و گرتنەوە و بەکارهێنانی ئەگەر لە مێژووی بۆنەوە دەست پێ بکەین بە تایبەتی بیرمانەچێت کە قورانی پیرۆزیش باز لە هەندێک بۆن دەکات سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان معلومی جەنابتانە کاتێک کە مرۆڤایەتی دروست بە خوای گەورە کۆمەڵی پێداویستی ژیانی لەگەڵیان نردووە یەکێک لەو شتانە کە باباسکین خواردن و پۆشاک و یەکێک لەو شتانی کەش بۆنە بۆنی خۆش یەکێکە لەوانەی کە هەم لە ڕووی ئارام و مرۆڤی پێ لە ڕووی دەروونەوە پێ ئارامە بێتەوە هەم ئەتوانین بڵێن سروشتی چواردەوریش خۆشەکات عتر مێژوەکی کۆنی هەیە ئەتوانین بڵێن لە کاتێک ئاخوای گەورە کە بەهشتی خوڵقاندووە یەکێک لە نیعمەتەکانی بەهشتیش بۆنی خۆشە
ئەوە تا لە قورئانی پیرۆزە ئاماژە بە دوو بۆنەکە کە لەو دنیا وەکو خەڵات ئەدرێ بەوانەی کەوا لە پێناوی ئاینی پیرۆزی ئیسلامە ماندوو بوون بۆنی عەتر و عەتری مسک و عەمبەرە هەردووکیش لە قورئانە ناوی هاتووە ئەو مسکەی کە باسەکرێت نیعمەتێکە بۆ سەر زەویش دابەزیوە وەکو هەموو نیعمەتەکانی خوای گەورە کە لە سکی ئاسکێکە هەیە ئاسکەکە بە زۆری لە ناوچەی رووسیا لە بەرزایەکانی سیبریا و چیای ئەڵپ ئەژین هەتا لای تەواوی ئەدیانەکانە و ئاسکە بە ئاسکێکی با بڵێن پیرۆزدا ئەندێ بە تایبەتی لە ئاینی مەسیحیا ئەوە تا بینی کلکەکەی بەکاردێنن خانمە شاژنەکانی بەریتانیا ئەوانەوەکو پیرۆزی وایە دوورکەوتنەوە لە بەڵا پێسەکەی بە هەمان شێوە گرانی ئەو عەترەش بەقەی گرانی کیلۆیەک ئاڵتونی خاڵس گرانە پاشان عەتری عەمبەرمانێ ئەو عەترێکەوە کاتی حەزرەتی یونس لەگەڵ قەومەکەیە کەمێنی گەران بوو چووە ناو سکی نەهەنگێکەوە خوای گەورە وەکو نیعمەتێکە ئەو نەهەنگە بۆنی لە ناوە خۆش بێ و ئازاری عەبد و پێغەمبەران نەدا ئەو عەتری عەمبەرەش لە سکی ئەو نەهەنگەیە هەیە کەواتە توانی بڵێن ئەگەر گرنگی نەبوایە خوای گەورە هێندە گرنگی پێ نەدەدا بۆیە ئێمەی مرۆڤەکانیش لە دوای ئەوە بیریان لەوە کردەوە کە چۆن عەتر وە بەرهەن بێنن چۆن دروستی بکەن سەرنجام لە دوای ئەوەی کە ئەو عەترە سروشتیانەوەکو باسمان کرد زۆر گران و زۆر کەمیش دەسەکەوێ بیر لەوە کراوەکەوە لە ڕێگەی دار و درەخت و گوڵ و هەتا گژوگیاکانەوە ئەم بۆنە سروشتیانە کە ئێستا لە بەردەستی ئەوەی بەڕێز و تەواوی بینەراندایە بکەوێتە نێو بازاڕەکانەوە کە مێژوویەکی کۆنی هەیە مێژووەکەی بگورەشێدا مێژووەکەی عەتر بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی ئەم جۆر عەترە خاڵسانی کە ئێستا هەیە جەنابەت چەند ساڵە خەریکی ئەماتری وە کەی دەگەڕێتەوە بۆی مێژووەکەی کە هێنراوەتە ناو هەرێمی کوردستانەوە ئێمە کە هێنامانەتوانم بڵێ من یەکەم کەس بووم کە عەترمان بە کیلۆ هێنایە کوردستان بەڵێ پێشتر عەترەکانی کە هەبوو وەکو عەتر کەپسەکان کەویش مەگەر بەدەست حاجەکانەوە بمان بینی بای ئەوەندە بووانە ئەوانە کەمتر بوون بەڵێ گران بەهاش بوون بەڵامی ترێمە خۆشبەختانە لە ساڵی 2000 ئەو کاتە سووریا بەداخۆک و ئێستاکە نەبوو منبعی تیجارەت بوو شوێنی حەزارەت بوو شوێنی کار و کەسابەت و ساکردنەوەی کاڵاکان بوو لە ڕووی جیهانە بەڵام بەداخەوە ئاسەواری جەنگ هەمووی تێکدا ئێمە چوین لەوێ ئەو کەسەمان دۆزیەوە کە یەکەم جار عەتری هێنا بۆ سووریا لە ساڵی 1956 میلادی لە ئیتالیاوە بە ڕێگەی ئەودا ئەتوانم بڵم بۆ نیشتیمانی عەرەب و بۆ وڵاتی سووریا لە ساڵی 50کانە بوو بەڵام ئێمە درەنگتر پێگەشتین لە ساڵی 2000 و ئیم ساڵ 20 ساڵێکە من لەم کارەدا چڕ بوومەتەوە و یەکەم کەس کە عەترمانێنا کوردستان و شاری سلێمانی ئێمە بووینەوەکو پێشانگای نێرگس کەواتە کام جۆر عەتریان باشە ئەو کەپسانە کە لە دەرەوە هاوردە دەکرێت یاخود ئەو جۆرە عەترانەی کە فەلن و ئێوە خۆتان تێکەڵاویەکەن وڵای ئەوە ژەکەوێتەوە سەر ویژدانی مرۆڤەکان خۆتەزانی ئەمە لە وڵاتێکە ئاژین کوالێت و کۆنتترۆل زۆر ئاستێکی نزمی هەیە منەتوانیم ئێستام عەترەوە های لێکم بە شێوەیەکی باش بیفرۆشم ئەکەوێت دەست خۆمان و دوکاندارەکان وە خۆشمان وای لەکەین بە عادی بیفرۆشین بەڵام لە کولەنا من پێم باشتر لە کۆی گشتیا ئەم عەترانە زیاتر ئەمێنەوە لە بەرەوەی ڕێژەی کەحولی کەمە ئەگەر خۆمان کەمی تێ بکەین یعنی وەژەکەوێتە سەر مەسئلەی داخوازی و زیندووکردنەوە چونکم ئێستا خەڵکێکمانێ بۆ نمونە ئێمە عەترمانێ شوشەی بە 10,000 لە کاتێکا تۆ لە دوکانی کە ئیکڕی بە 5,000 دینارە بێ خۆت بزانی ئەم عەترە ڕێژەی گرتنەوەکە یاک تێکردنی کەحولەکەی زیاترە کەواتە عادی ترە بێت زۆر باشە زۆر جار کڕیار کە ئەچی عەترێکە کڕێ باز لەوە کە ئەم جۆری ئاوەیە کە تێکەڵاویەکرێت لە بەردەم تادانراوە دەڵێت بە فرۆشیارەکە کە ئەو ئەوەم بۆ تێکەڵمەکە باتەنە عەترەکە خاڵس بێ ئەو وەڵام تێهاتەوە ئەڵێ نابێت ئایا ئەبێت یاخود نە ئەم وەڵامە ڕاستە حەقیقیە یا بۆچی ئەمەی تێکەڵەکرێت ئەم خۆی ئاو نییە بۆ زیاتر زانیاری بینەران ئێمە هەموو بەڵام لە ناو خەڵکیەوە بەڵێ لە ناو خەڵکیا لە بۆ ڕەنگەکەی ئاویە بە ئاو تێگەن بەڵام عەتر ئاوی تێناکرێت لەگەڵ ئاو تێکرد تەقریبەن وەکو ماستا و سپێ بێت ئەوە یەکێکە لە جۆرەکانی عەتری عەسڵی هەر کە سێویستی عەتری عەسڵی بکرێت ئەگەر ئاو تێکرد سپی بوو معنای عەتر عەسڵە کەواتە بەیە توانین عەسڵ و عەسڵیش بەڵێ ئەوە یەکێکە لە مەرجەکانی ئەمە کەحولە کەحولیش زیاد لە 12 جۆری هەیە جیاوازە لە کەحولی مەشروبات لەبەرەوە ئێمە زۆر جار ئەو کەسانی کەوا وەرعەکەن لە ئاینی پیرۆزی ئیسلامە بە تایبەتی ئالی تەسەوف و تەریقەتەکان بەکارهێنانی کەحول بە حرامەزانن بەڵام ئێمە دوای توێژینەوە و ئەوە کە چوین لە زانکۆی سلێمانی لە بەشی کیمایی فەحسمان کردەوە ئەم کەحولە جیاوازە لە کەحولی مەشروبات ئەم کەحولە تایبەتە بەگرتنەوەی عەتر 12 جۆر کەحولمانەیە کەحول بەکاردێ بۆ ڕوونکردنەوەی ئەو عەترانە و عەترانی ئێمە دێ هەمی چەورە خستە بەڵێ ڕاستەکەن ئێمە ناتوانین بەو شێوە بە شێوەی پەمپ بەکاری بێنی بەبێت دەرمان بەڵام ئەتوانین بیکەینەوە شوشانێکەوە پێڵێن ڕۆڵە خولخلۆکەیە بەسەریوێتی ئەو کێشەمان نییە بەڵام ئەوش دەکەوێتەوە سەر ویژدانی دوکانەکە ئایا ئێمە خۆمان قیاسێکمانەیە لانی کەمە بێت لە 160 عەتری تێکەین لە 100 چلی دەرمان بێ اینجا لە هی بازار باشتر ئەبێت ئەگەر ئەم دەرمانی زۆر بێ ئەم کحولەی زۆر بێ ئایا لە بەهای بۆنەکەی کەمەکاتەوە بەڵێ بە تایبەتی لە بەهای بۆنەکەی لە ڕێژەی مانەوەیدا
ئەگینە ئەگەر ئەترەکە با بڵین 50 سیسی ئەتر بای 15,000 دینارە ئەگەر تۆ بیژی کردی بە 5,000 هەمان بۆنە بەڵام کاتەکەی کەمەکە لە باتە و 24 ساعت بێنە 4 ساعت دەبێنێتەوە. زۆر باشە من دەچمە لایشێکی دیکە لە پامنێرەکانمان دیارم ڕۆچالاکی لە شار و شارژەکان جیاواز هەیە بە تایبەتیوە کاماژەمان پێکرد لەسەر خۆپشاندان و ناڕزایی دەرچۆدانە مەزراوەکان. بینەرانی عزیز دەچمە لای پامنێرمان جەلال جەباری لە شاری چەمچەماڵەوە کە لێش دیارە ناڕزایی و گردبوونەوەی دەرچۆدانە مەزراوەکانمانەیە. جەلال سڵاوی خوای گەورەت لێبێت ئەگەر باس لەوە بکەیت دەرچۆدانە مەزراوەکان لە چەمچەماڵ گردبوونەوەیان چۆنەوە داواکاریەکانیان ئەمڕۆ لەسەر چییە و تا چەندە داواکاریەکانی ڕۆژانی پێشوو کە دیارە بەگشتی دامەزراندنە دوو پاتی دەکەنەوە. سڵای خی گەورە لە ئێوە و لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت دیارە لە ماوەی کەمتر لە 10 ڕۆژدا ئەمە بۆ جاری دووەمە دەرچۆدانە مەزراوەکان لە بڵین لە سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری گردبوونەوەی ناڕزایەتی ئەنجامەدەن هاوشێوەی بڵین بەشێکی زۆری شار و شارچەکانی دیکە هەرێمی کوردستان و ئەوان کۆمەڵێک داواکاریان هەیە. من بۆ زانیاری زیاتر لەسەر داواکاریەکانیان ئەچمە لای ئەو دەرچۆدانە مەزراوانە کاکە ئەگەر بیت ئێرە سڵاوت لێبێ ئەگەر پێم بڵێ ئێوە ئەمە بۆ جاری دووەمە پێما بێت لە ماوەی کەمتر لە 10 ڕۆژا گردبوونەتەوە داواکاری ئێوە چییە و چ پەیامێکتان هەیە بۆ حکومەت وەلایەنە پەیوەندیدارەکان؟ بەڵێ ئەمە بۆ جاری دووەمە لە ماوەی 10 ڕۆژە لە سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری لە سنتەری قەزا کۆ دەبینەوە بۆ داوای مافی 16 ساڵ خوێندنی ئێمە 16 ساڵ خوێندن بە سەرما بە گەرما خوێندومانە بەڵام ئێستا هیچ دەرەنجامێکی نەبوو. یعنی بۆ ئەوتان ئێمە نەوەکانی داهاتوش بێئومێد نەبن لەوەی کاسبێنە دەرچوون هیچیان بەدەستەوە نەبێ. دەستان خۆش بێ. تا چەند پێتان وایە لە ڕووی دامەزرانەوە حکومەت ئایا وەک پێویست پلانی هەبووە لە ساڵانی هیچ پلانێکی نەبووە. هەموو دایرەکان ینی بڵێ بە تەسکی حیزبی پڕکراوەتەوە ئێستا کار ینی دایرە هەیە کارمەندی لە زیادە بەڵام لە هەمان کاتێک خانەشینیش نەماوە ئێستاکە ماوەی بۆ نزیک 5 ساڵە بێ یەک نەفەر لەم کورسانە خانەشین نەکراوە شوێنەکانی چەمۆتاڵی ماوەتەوە ئێستا بڵێ ئەگەر وەڵام نەدرێنەوە هەڵوێستی ترتانە بێ ئێمە لە ئەنجومەنێکمان هەیە لەو ئەنجومەنە بڕیا لەسەر هەنگاوەکانی داهاتوومان درێت. کاک جەلال من ئەگەر کات و دەرفەتە بێ با خانمێک شوەرگرم ئەگەر یەکێکتان بێنە ئێرە دادا کامتان هەستان لێ ئەم کاتت باش سڵاوت لێبێ ئەگەر پێم بڵی داواکاری ئێوە چێ بەڵام سێری ئێرە بکەین وەڵی من وەکو دەرچوویەکی دامەزرا و 9 ساڵە تەخەڕوجم کردووە لە ماڵەوە دانیشتومە تا ئێستا حکوومەتیش پلانێکی بۆ ئێمە نییە و ئیتر داواکارین هاتوونە داوای ماف و حەقی خۆمانەکەن لە حکوومەت ئەگەر پلان هەبێ ینی لەلایەن حکوومەتەوە لەلایەن وەزارەتی پەروەردەوە ینی بە تەئکید هیچ نەبێ لەم ڕێژێ ئەگەر هەمووشتان ئادانەمەزرێن بەشێکتان دامەزرێن. وەڵی ئێمە داواکاریمانەوەیە ئەگەر بەگریە بەستیش بێ ینی بتوانین لە دەستگاکانی حکوومەت دامەزرێ. ئەگەر وەڵام نەدرێنەوە هەڵوێستی ترتانە بێ چ لەسەر ئاستی قەزای چەمچەماڵ و چ لەسەر ئاستی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان. بەڵێ وەڵامانە بێ. کاک جەلال پێم وا بێ هەر لەم ڕۆیا بڕیارە بەیاننامەیەکیان هەبێ کاکە ئەگەر بێتە ئێرە ئەگەر ئاماژە بە بەیاننامەکەشکی بەڵام ئەگەر ئەو خاڵانەی لە بەیاننامەکەیە هەیە چین؟ سەرەتا بە خێراتنی هەموو لایەکەکەین بەڵێ ئێمە پێشتر بەیاننامەیەکمان خوێندەوە ئێمە هەر لەسەر ئەو بەیاننامەیە بەردەوامین هەر لەسەر ئەو خاڵانەیە داکۆکی لەو خاڵانەکەین کە هەر تاعینبوون ناگرێتەوە بەڵێ بۆ کەرتی تایبەتە بۆ سنوورەکە کە پێشتر چوونێتە لای قایمقامی چەمچەماڵ کە چەند وعدێکی پێمان داوە بۆ ئەو شەریک و کۆمپانیانی کە لە سنوورەکەیان خۆشبەختانە کەوتی هەوڵێکی باشتان بۆیین کە هەوڵەدەین لە ڕێی ئەو کۆمپانیانەوە چەند کەسێک هیچ نەبێ لەم کۆمەڵی کە کۆبووەتەوە 10 کەس تاعین بە بۆی مە خۆشبەختانەیە ئیشەڵا بەردەوامی شەبین تا ئاگەین بە حەقی و مافی خۆمان. تا ئێستا هیچ کەسێک بەدەمتانەوە هاتووە لەلایەن لایانی پەیوەندیدارەوە یعنی چ لە هەفتەی پێشوو کە گردونەوەتان ئەنجام داوە چ ئەمڕۆکە بۆ جاری دووەمە؟ نەخێر هیچ لایەنێک پەیوەندی پێمانەوە نەکردە هیچ لایەنێک پشتگیریمانی نەکردە هیچ حزبێک نە قایمقام نە بەرپرسێکی ئەم شارە خۆمان چوینێتە لای قایمقامی شار ئەو ئامادە نەبووە تەنانە بێتە ناو خۆپیشاندانیشەوە ئێستاش ئاگاداریمان کردێتەوە کە بێت هیوادارین بێت گوێ لەم دەرنەچوانە بگرێت. ئەگەر وەڵام نەدرێنەوە ینی بەردەوام من لەسەر گردبوونەوە و ناڕەزایەتیەکانتان لە هەفتەکانی یایندا. بەڵێ ئێمە ئەنجومەنێکمان هەیە لەو ئەنجومەنە بڕیارمان داوە کە بەردەوام بین لە خۆپیشاندان ئەتر چی لە شار و شارۆچکەکان بێت چی ئەو کاتە بگەینە بەردەم پەرلەمان و ئەنجومەنی وەزیران لە هەولێر. تا چەند پێتان وایەمەوە کۆتان پرسیار یعنی دامەزرانن هەر مافیێکی زۆر سەرەتایی ئێوەیە کە چەند ساڵێک ماندوو بوون و ڕستان داوە چ ئەڵێ بە سەرما بە گەرما مافێکی زۆر سەرەتایی ئەم گەنجانەیە بەس بەڵام زۆر حکومەت بێ باکە لێمان
حکومت بێباکە سەرڕای ئەوەی کە چاکسازی کردووە گوایە چاکسازی کردو بەڵام هیچ دەرنەچوویەک لەم کاتێ ئامادە نەبووە دامەزرێ بەڵام من لەگەڵ وەزارەتی دارایی نوێنێرێکی لەوانە قسەمان کردووە ئەڵێ ڕۆژانە ئێمە کتاب دێتە لامان کە ئیمزایەکین بۆ تاعین بوون ئایا ئەمانە کێ تاعینیانەکات کە جیاوازی ئەکرێ بەڵێ زۆری جیاوازی ئەکرێ من خۆی قسەی بۆم کردووە کە لەوێ ڕاوێژکارە لە وەزارەتی دارایی ئەوی ڕۆژانە نییە کە کتاب نایەتە بەردەستمان ئێمە ئیمزای نەکەین بۆ تاعین بوون چی لە هەموو وەزارەتەکان زۆر سپاس بەخێرات بەڵێ کاک جەلال ئەگەڕێمەوە لای بەڕێستان ئەمە کۆی زانارەکان و لەسەر پەیام نێرمان جەلال جەباری کە لە شاری چەمچەماڵەوە لەگەڵمان نبوون دیارە دەرچوە دانەمەزراوەکان دەتوانم بڵێم بە دەیانەزار دەرچووی دانەمەزراو لە هەرێمی کوردستاندا هێوە لە ساڵی 2012 بە فەرمی دامەزراندن ڕاگیراوە لە هەرێمی کوردستان ئەگەرچی دەرچوومانەیە دەرچووی ساڵی 2007 و 8 واتە بۆ 13 ساڵ دەچێت کە زانکۆی تەواو کردووە تا ئێستا دانەمەزراوە تەنانەت کەرتی تایبەتیشمان بۆ شێوازەنیە کە هەلێکی کاری گونجاویان دەستکەوێت کە باوەڕم وایە ئەگەر ئێستادا بمەزرابایە دەیتوانین لە دوای 2 ساڵی دیکە بۆ نمونە خۆی خانەنشین بکات و شوێنەکەشی بۆ کەسێکی دیکە چۆڵ بکات. زۆر سپاس بۆ پەیامنێرانمان لە شار و شارۆچەکانەوە. بینەرانی عزیز دەچینەوە سەر بابەتە سەرەکیەکەی خۆمان ناسیێنی عەتر و چۆنەوەی کە عەترێکی گونجاو بۆ خۆمان هەڵبژێنین ڕاستەخۆ دەچمەوە لای میوانەکەم. کاکشە ببوورە لەو ناوبڕا ئەگەر لێەوە دەست پێ بکەینەوە چەند کۆمپانیامان هەیە کۆمپانیای عەتری ئێستا بۆ نمونە دەبینین لە بازار ڕەنگە زیاتر لە 100 ناوی عەترمان هەبێ خۆی گشتیەکەی چەند ناوە لە ئەساسەکەی چەند کۆمپانیان ئایا هەر کۆمپانیایەک عەتری جیاواز دەرەکە بە ناوی جیاوازەوە کە ئەوەندە ناوی زۆرمانەیە لە بازارە خۆی کۆمپانیان یەتوانین بڵێن شەریکەکان ئەوانەی کە عەترەوە بەرهەمێنن فەڕەنسامانەیە ئەمەوەی کەیسە لە کوردستانە حازرە بێت فەڕەنسا ئیسپانیا بەریتانیا ئەڵمانیا ئەم چوار وڵاتە عەتریانەیە لەگەڵ سویسراوە 5 لە بیرم نەچێت هەر وڵاتێکیش چەند شەریکەیەکیە بەڵام فەڕەنسا لەوە بەرهێنانی عەتر و بە هەڵماندنیا ئەتوانین بڵێن یەکەم وڵاتە لە جیهانە کە توانیوێتی عەتر زۆرتر بەرهەم بێنێ هەتا لە مەزرعەکانی فەڕەنسا چۆن لای خۆمان با بڵێن مەزرعی گەنم و نیسک و تەماتە و شووتی هەمومانەمانەیە لەوێ گوڵیان هەیە لە ناو مەزرعی گوڵەکەیە حکوومەت کاری بۆ ئاسان کردوون و بەرهێنانی بۆ کردوون ئەو معمەلی و شەریکی عەترانی داناوە سەرنجام ئەگا بەدەست ئێمە لە وڵاتەکانە وە زۆری جۆری عەترەکانیش جیاوازە ئێمە شەریکی بۆ ئەڵمانیا دۆڵبێرتمانەیە شەریکەیەکی بەناوبانگی جیهانی زیاد لە 200 جۆر عەتریەیە شەریکەی ئیسانسی فەڕەنسیمانەیە شەریکەی بێبی ئەسانسی بەریتانیمانەیە شەریکەی ئەبریشمی ئیسپانیمانەیە شەریکەی ئەرژێڤڵی ئیسپانیمانەیە ئەمانە کۆمەڵی شەریکان هەر شەریکە و کۆمەڵی ناوی خۆی هەیە سەرنجام ئەتوانم ئێستا بڵێم ئێمە لە دوکانەکەی خۆماندا زیاد لە 400 نەوە عەتری جۆرا و جۆرمان هەیە ئەم 400 جۆرا و جۆرە ناوی تایبەتیان هەیە ناوەکانیان خۆتان داتان ناوە یا شەریکە دەیاندەنێ زۆری عەترەکان شەریکە خۆی دایانێ و بەعزێکیژی بە کۆدە ئێمە کە کۆدەکە ئەخوێنەوە لەوێ ناوەکانمان پێ ئەڵێن بەڵام ئێمە نەخێر مەگەر خەڵکی خۆی دەستکاری بکات کەواتە باشترین جۆری عەتر کام جۆری و کام شەریک هەیە کە لێرە زۆر زیاتر گران بێت و مەرغوب بێت عەتری فەڕەنسیە شەریکە ئیسانس باشترین جۆری جۆرەکانیەوە بەڵێ بە هەموو نەوعێتەکانیەوە بەڵام تاک لە عەترە هەرزانەکانیش عەتری چاکی تێکەوێ بۆنە لە ئیسپانیا عەتری دۆڵشیکابانە عەترێکی بەناوبانگە عەتری هاڤۆک عەتری لانکۆم ئەمانە لەو شەریکەیە چاکە کە ئەستێعرەکە ژێرزانە مەرجنی هەر شتێکیش هەرزان بێ خراپ بێت زۆر جار ئەو شەریکە واریدە لە دروستکردنی ئەو بۆنەدا بەڵام لە کۆی گشتی تا فەڕەنسا یەکەم وڵاتە شەریکەی ئیسانس و ئەرجێڤڵی دەتوانم بڵێم شان بەشانی منافەسێم و شەریکانی ترەکەن کاکبوران ئێمە چۆن عەتری ئەسڵ و عادی لە یەک جیا بکەینەوە چۆن بۆمان دەرکەوێت کام عەترە زۆر باشە و بۆ من هاوڵاتێکی ئاسایی کە ئەچێتە بازار ئەوێ عەترێکی باش بکڕێت چۆن بتوانێت کوالیتی بەرز و باش جیا بکاتە من لە ئەسەرتاوە پێمانوتێکەوە سەر ویژدانی فرۆشیارەکان یەک دووهەمینی ژان ئەو کەسەی کە بۆنەکە ئەکڕێ خۆی بێت تەجروبەی بکە کاتێک کە تۆ بۆنێگە کڕی بە سەعاتێک گەمێنێتەوە تەنیا مانەوەی عەترەکە هۆکاری دەرخستنی چاکی و خراپەکەیەتی هەینا کام عەتری بە 1000 دینارە لەگەڵ عەتری بە 15000 دینار و 20000 دینار یەک بۆنی هەیە بەس ئەمیان کەمەمێنێتەوە ئەویان زیادەمێنێتەوە کەواتێک مان هۆکاری چاکبوونی عەترەکە لە مانەوەکەیدایە کەواتە بۆ ماوەی چەندێک بمێنێتەوە کە ئەوە باشتر من وە هەستەکەمیش عەترێک لە 24 ساعت کەمتر بمێنێتەوەی تەوە عەترێکی عادیە لە 24 ساعت کەمتر باز لەوە ئەکرێ زۆر جار کە عەتری وا هەبووە بۆ ماوەی 3 شەو 3 ڕۆژ دەمێنێتەوە شتی وا هەیە وەڵای ئێمە مشتری ڕوومانتەیەکە زۆر جار هەتا جسمی ئینسانەکان عەترەکە ئەگۆڕێت وەرزەکانی گۆڕێت پۆشاکەکەژی ئێمە خەڵگە بووە بۆ هاوڵاتیە بۆ عەتری یەکڕێوین داوێتی لە خۆی قەدەری خواوا بۆ لە کۆتایی وەرزی بەهارا بووە قەم سەڵە و ئەمانە زیاتر شلیلەن
با بڵێن خوری زۆرە کە عترەکەی لێ ئەدەی زووتر هەڵی ئەمژێ و درەنگتر کۆتایی پێدێ یعنی زۆر جار ئەم قسەکە نەبێ بە مبالغە هەیە کە عترەکەی داوە لە با بڵێن ئەو قەمسەڵە یا ئەو بلووسەی کاتێکە لە پاییز دەری ناوتڵێ هەمان بۆ نیە ئێمە یکەین بە سەوە دەڵێن جا ئەگەر وابێ وەڵامە ئەبێ بۆ یاخ بێت ئەوەندە زۆر بمێنێتەوە بزانین منە عەسڵە هەر نایفرۆشین خەڵک واڵێ بەڵام بەڵێ عتر هەیە 2 ڕۆژ و 3 ڕۆژ ژەمێنێت کەواتە بە پێی جۆری قماشەکە و بۆنەکەش بەڵێ هەتا جسمی ئینسانەکان جۆری عارەقکردنی لە شینسان عترەکە ئەگۆڕێت تۆی سەی ئینسانی وا هەیە بۆنی عارەقەکەی خاوترە یا کارکردنەکەی ئەوانش هەمی تاسیری لەسەرمانەوەی بۆنەکە هەیە گرانترین نرخی عتر کیلۆیەکی بەچەند و هەرزانترینیشی بەچەندە گرانترین عتر لە ئێستا کە من تایسە بەکارمێ نابێت ئەتوانم بڵێم خەڵکێکمانەیە وارد نییە لە میشەیە تازە یەکسەر دوکان دانن ئەکەونە باس و خواستی کۆمەڵی نرخ بەڕاستی من بە بێویژدانی ئەزانم ناکرێت ئینسان بۆ پیاکردنی قوتێکی ڕۆژانە پەنا بۆ قسەی ناڕاست و هەتا تیکەی حەرام ببات من ئەمە 20 ساڵە لەم ئیشەیەم گرانترین عترە لێتان نەشارمەوە تا 400 دلارم دیوە بەڵام هەیە هاتووەڵێ منم عترم کڕیەوە بۆ منە بە 5000 دینارە لای ئێمە ئەو کڕێتی بە 20000 دینارڵە کابرا و 2 کیلۆ بە دەوارەقە کڕی من ئەغم کاکی من لە کوێ کڕێتی با من بچم بزانم ئەمە لە کوێم عتر کاک شەخبابێنە سەرەوە بابەتە ئەوەی کە زۆر جار ڕەنگە خەڵ تەڵەبی بکە عتری میسکە بە تایبەتی بۆ هەندێک نەخۆشی و هەندێک شتی تایبەت بەکاری دێنن ئایا عتری میسکی ئەسڵ دەست ئەکەوێت کە ئەوەندە بە 20000 بیکڕین عتری مسک لە سەرەتاوە ئاماژەمان پێکرێکی لەو بۆنانەی کە گرانترین بۆنە لەسەر ڕووی زەمینە ئەتوانم بڵێم لە هەموو کوردستانە باوەڕ ناکەم 100 غرامی تیاوێت ئەم قسەکە ئیکەم بە بەڵگەژەوەی کەم ئێمە با خۆڵ نەکەینە چاوی خەڵکی ئیمڕۆکە کۆمەڵی خەڵکی نەخۆش خەڵکی بێدەرەتان خەڵکی بێنەوە کەوتونەتە سندیانی بەهۆی هۆکاری نەخۆشی دەرونیەوە کە پێ ئەوتێر نەخۆشی جنۆکەوە کە باس و خواستێکی زۆر لەسەر من دەستکاری ناکەم و ئیشی من نییە بەڵام ئێمە ڕۆژانە مشتری دێ ڕوومانتەیەکە کاتێککە ئینسان نەخۆش و پەنا بۆ هەموو شتێگەبات معقول نییە من کیلۆی عتری مسکە دەم بە 50 دلار شوشەیەکی 1750 دینارەکەوێت ئێمە ئەیدەین بە 3000 دینار ئەو بۆ ئێستا بەڕاشیاوانە باسێکم بۆی هەموو بیسەران و بینەران گویان تێوە بێ مشتری هەبووە هاتووە من بۆ لای خۆم هەتا ڕۆژە بەتایبەتی زیاتر خانمان حرمەت و ڕێزمەیە بۆیان کە زیاتر با بڵێن لەو کارەیە قۆڵیانە بڕێت یاخود با بڵێن تووشی زیاد پارە لێسەندنە بن هاو بە منی وت عتری مسکت دەیوتم بەڵێ هەمانە وتی شوشەی بەچەنێکسە من هەستم کرد کە ئینسانێکی نەخۆشە لەبەرەوە کەسانی کە نەخۆشن لە ڕووکەشا دیانن ئەمە تانن یەخواانەخواست لە خانمان پیاوانیش تووشیەوە بن وتم ئەم عترە بە 3000 دینارە وتی ئەمە عادیەکەیەتی باوەڕەکەن دوای 5 دقیقە قسە و توێش قەنەعەتی پێ نەکراوتم عەسڵەکە ژیمێ بە 25000 دینارە هەر هەمان عتر کە بە 3000 دینارە 7 ملی مەگرێت لەو عترانەیە کە کەحولی تێ ناکەین لەبەرەوە پامپ نییە دوای پارەکەی بۆ دەرێنام و 25000ەکەی دامێ منیش بەڕاستی پێم ناڕەحەت بوو خۆ سوورە زانم پارە حرامە چونکە لەوە یەکەی دەم بە 3000 دینار هەر چۆنێ بوو تۆزە قسەم لەگەڵا کرد و پێم ودا دەیان ئەم ئیشەی تۆ یەکەی پەنابردن بۆ ئەم کارە کارێکی ناجایز و ناشەڕیوە تا نادروستیژە ئەم عتر ئەوەی کەم لەدەمێ بە 3000 باوەڕەکەی لێ نەکرد مەرەوەی عادیەکەیە تا سەرنجام تێم گەیان و قەنەعەتم پێکرد مێردەکەی لە دایرەیەکی حکومیە بوو هاو بۆ ناموتی وایە وتم بەڵێ بلەتی لە فڵانە کەسمان کردیوە گوایە کەسێکە خۆی کردو بوانی کە ئیشی نەخۆشی جنۆکە ئەکەن پێ فرۆشتەوە 25000 دینار باشە ڕۆژێک گەر 4 عتیوا بفرۆشە بەقەی دوکانەکە ئێمە کە دوکانە سەرچاوی سەرمایە دوکانەکەمان ئەتوانم بای بڵم زیاد لە 50000 دلارە باوەڕێکێمە بەقی ئەومان دەست ناگەوێت کە قورئانێ بە 5000 دینارە ئیکڕێ و 4 ئاەتە خوێنێ و عترێکی مسکێ لەبەرو لێرەوە داوایان لێ ئەەکەم ئەو عترە مسکە و عترێنێکە خەڵکی نەخۆشی بەکاری دێنێ بەڵێ بۆنی خۆش سنەتە بەکارهێنانی ئەبێتە باعیسی ئەتوانین بڵین دوورخستنەوەی هەموو میکرۆب و هەمووی ئەو چڵک و چێوێڵ و جنۆکە و شتانە لێت هەر بۆنێکی خۆش بێت دیاری نەکراوە مسک ئەگەر مسکیش بێت ئەم مسکنی ئیمڕۆکە لە کوردستان و لە عێراق و لە نیشتیمانی عەرەبیشدایە کەواتە کاک بورهان هەر دووبار ئەکەوێتەوە سەر ویژدانی فرۆشیارەکە گینا ئێمە چۆن بزانین کە ئەم میسکە ئەسڵە و ئەوەش عادیە ئەخر من لێرەوە ئەڵێم لەم کەناڵی ڕاگەاندنەوە کەناڵێکی گشتیە ئەڵێم عتری مسک لە کوردستان و لە عێراق و لە نیشتیمانی عەرەبدا نییە ئەگەر هەبێت لە دووبەی و قەتەر و بەحرین من خۆم چوومەتە سعودیە لەوێ سەفەرێکم کردووە چوون بۆ دوکانی عەتر فرۆشەکان ئەو عترەی کە من ئەیدەم بە 1000 دینار لێرە لەوێ بای 700 ریال بوو کە 200 دلارەکە یعنی چۆن فەرقینی 1000 دینار لەگەڵ 200 دلار بەس ئەو ئەسڵ بوو ئەم ئەسڵەکە نیە من قەنەعەتم وایە ئەوە مسی ئەسڵە بۆ لەبەروی ئەو وڵاتانە لە ڕووی داهات و داهاتیان زۆرە پێی ئەوێرن بیکڕن و پاشان لەوەش حاڵی بوون خەڵکەکەی کە ئەم عەسڵەیە عادیە بەڵام ئیمڕۆکە چۆن ئێستا منم کراسم لە بەلای ناوی حەریرە حەریریش نییە ناوی ئاوریشمە و ئاوریشم نییە هاو ناوی ئەوەیە بۆنی عەتری مسکی ئێمە کە ئەمە زیانیژی بۆ خۆمەیە بەڵام دەروونم پێ مرتاحم هیچ مسکێکی ئەمە لە هیچ دوکانێکدا لە هیچ کوردستانە لە هیچ عێراقا ئەو مسکەنیەکە لە قورئانە باسکراوە ئەو مسکەنیەکە لە گیانی ئاسکەکانە کە خەڵگەی کڕێ لەبەرەوە داوا لە
بین مشتریەکان یاخود داوا لەو کەسانەکەم کە نەخۆشن لانی کەم کە هەر ئەیکڕن وەکو خۆی بیکڕن بە 3000 و کیفایەت. حاڵەتێکی دیکەش هەیە بۆ نمونە بن دوو عترتیەکەڵەکەم وەکو فرۆشیارێک و بۆ خۆم ناوێکی ئەنێم لەبەرەوەی کە ئەم ناوەشی ئەنێم بۆی کە دیدی مشتریەکە بەس بۆ لای من بێتەوە بە مشتریش ناڵێم ناوە تایبەتە خۆم ناوەیەکی وا دەزانێ ئەمە ئیدی شەریکە ئەسڵەکەی خۆی وایە بۆ ڕەنگە ناوی بنێم پەیام وانە چۆن دەبێت کڕیار هوشیار ببێتەوە لەوەی کە ئەم عترە شەریکەم ناوانەی بۆدانە ناوە کابرا خۆی تێکەڵیان دەکات و دەیفرۆشێتەوە بۆی بەستەن هە لە بەرەوش کە جارێکتر بگەڕیتەوە بۆ لای ئەو زۆر ئێمە ئیش ڕۆژانە تووشی و کێشەیە بین بەڵێ کۆمەڵە ناومانەیە کە لە ئینگلیزیەوەیکەی بە کوردی مانایەکی ترە بەخشێت بەڵام ئێستا من عترێ بە ناوی ئەمریکا و ناوی بنێم چی خۆ ناوی نانێم کوردستان ئەوی وڵاتە مێژ وڵاتە عترمانەیە بە ناوی هاوای جەزیرەیەکە خۆ من ناوی نانم سلێمانی لەبەرەوە من ئەم وڵاتی ئێمە بەڕاستی خەڵک لە هەموو تەوەرە جوانەکان لای داوە هەتا لە مەسئلەی کار کەسابەت پیشە وەزیفە من وەکو پێم وتن 20 ساڵم کارەکەم بەڵێ کۆمەڵە ناومان دەستکاری کردووە نای شارمەوە ئەوی ژیان ناوەکانی بەڕاستی زۆر ناوێکی نامعقولە بۆ کۆمەلگا بە تایبەتی کۆمەڵی عەتی جنسیمانێ ناوەکانی تۆ ناکرێت دای بنێت و بیفرۆشی ئەمە شتێکە بەڵام ئێستا فێربوون کۆ دەدەن لە عەتر 011 بەڕاستی ئەمەش کارێکی ناڕەوایە هەم پێشێلکردنی مافی ئەو شەریکەیە کە هەوڵ و ماندووبوونێکی داوە هەمیش چاواشەکردنی خەڵکی گەرێمە باوەڕمان بە ڕازقبوونی خوا هەبێت من ئیمڕۆ بۆم دیاری کراوە با بڵێن $100 پیاکەم ئیترم $100 ئەگەر بە درۆ بە یا بەڕازە بە پیاکەم بۆچی پەنابم بۆ گۆڕینی ناوەکان بە کۆد بۆ ئەوەی ئەو کەسی کە ئەم عتر ئەکرێت بچێ لای خۆی بیکڕێ بەڵام تێکەڵکردنی عتر شتێکی ئاسایە منم ڕۆ تۆ دێ بۆ لامیاودا دێدێت ئەڵێ حەزەکەم 4 عترم بۆ تێکەڵکەی ناوەکەی خۆت ئەنووسم لە دەفتەرەکان ناوی عترەکە و ڕێژەکەی ئیتر ئەگەر زانیم لات خۆشە کە دەیتەوە بۆلام بۆ کەسێکی کەش بەکاری دێنم ئەمە شتێکی ئاساییە و ڕێگە پێدراوە بەڵام بێم ناوەکەی بگۆڕم و کۆدێکی لێبم لە بەرخاتریەوەی دراوسێ دووگانەکەم یا دراوسێ هاوشارێکم نەزانێ بۆ نەزانێت ئەمەش چاواشەکردنە لە بواری عترایی هیچ عترێک نە هەموو عتر ناوی خۆی هەیە هیچی نە بە کۆدە نە بەو ناوە کوردیانەوەیە کە ناویان ناوە حرمەت مێ بە ناوی کەناڵەکانەوە بە ناوی ئەشخاصەکانەوە بە ناوی شاخەکانی کوردستانەوە چونکم بەڕاستی کابرا لە فەڕەنسا چوزانێ عتری کەناڵی ئامۆژگاری و پەیام چییە بەڵام زۆر جار کاک بورهان کە ئەم عترانە تێکەڵەکەین لەو شوشانەیە ئەیکڕین تاوان هیچ ناوێکی لەسەر نییە ڕاستە خۆمان لەوێ هەڵی ئەبژێرین دوجارەوە هیچ شتێکتان نەکرێت بۆی ئەو کەسا گەر دووبارە خواستیە بێت لەسەر ئەو بۆنە بێتەوە چۆن بزانێت کە ئەو چەند بۆنێکی هەڵبژاردو ناوەکانی تاوان بیرەچێتەوە بۆچی لەسەر ئەو شوشانە هیچ ئاماژەیەک بۆ ناوانە ناکەن کە ئەیفرۆشن ئێمە خۆمان ئەو کێشەیەمان هەر کردو ئێستا کارتمانەیە کارتەکە ئەدەین بۆ ئەشخاصە کە لێمانەکرێت بۆ کەسە و ناوەکەی بۆ ئەنووسین حتا ئەگەر تێکەڵکردنیش بێ ناوەکەی بۆ نووسین بۆ ئەژیدەین بەخۆی گەرسمێنێ لە منیژی نەکری با ئازاد بێ لارکی بەکڕی بیگرە خۆ من مشتریەک دە بۆلام جاری وایە کڕیارێک لە هەولێرەوە دێ لە بەغاوە دێ ئێناکرێت لە بەرەوەی کە من بۆنێکم پێفرۆشتۆ ئیلا هەرە بێ لێوە بێتۆ لە سلێمانی بیکڕێ من بۆ نووسم بە سنگێکی فراوانەوە مانوو بووم لەگەڵ یا بەڵێ ئەگەر خۆش بوو واچێ لە شوێنێکە بیکڕێ ئەگەریش ناخۆش بوو کابرا کارتەکە فڕێدا و بۆنێکی بکڕێ زۆر باش وابێنە سەر عتر لە بەپێی وەرزەکان ئێستا زستانەوە چه جۆرە عترێک زیاتر ڕەواجی هەیە عترەکان لە وەرزات چۆن ئێمە ساردەکان خۆمان گەرمەکەینەوە عتری گەرمیشمانەیە لە هاوینا چۆن خۆمان فێنکەکەینەوە عتری فێنکمانەیە لە ئێستادا عترە گەرمەکان کە لە بۆ زستان باوی هەیە زۆرن هەروانش پێوەستە بۆی کاڵێن عتری بۆ نمونە سووک و قورس و بۆنی سارد و شیرینمانە بۆنمانەیە بۆنی شیرینمانەیە بۆنی تاڵمانەیە بۆنی قورسمانەیە بۆنی سووکمانەیە ئینجارە لەگەڵ بۆنەکانە بۆنی فێنکمانەیە بۆ سارد سەبۆنمانەیە بە ناوی کۆڵواتەر بۆن جامی ئاوی سارد باوڵین بە کوردیەکەی ئاوایە لە هاوینا کە بەکاری دێنی هەست بە فێنکیەکەیت بۆنمانەیە بە ناوی سکیب کە پێوترە گوڵی یەخ ئێران ناوەکەیان گۆڕیوە ئەوە لە هەزستانە بەکاری دێنی هەست بە گەرمی ئەەکەیت یعنی کە بۆنەکەی وا هەستەکەی بۆنی ئاگر و بۆنی دووکەڵ و ئەم شتانەکەی کە گەرمە لەبەرەوە بەڵێ بۆنەکانە گۆڕێت وەرزەکانە گۆڕێ هەتا لە کاتی من ئێمە خۆمان زۆر جار سەیری ئەشخاصەکانەکەین بە ڕەنگی ئازانی چ بۆ نەخۆشە بەکاری بێنێ چونکم تەمەنەکانی گۆڕێت بۆنەکان بۆ نەگۆڕێتەوە چی بۆ ئاهەنگە بۆنەکەی جیاوازە چی بۆ بۆنەیەکی ئاینی بۆنەکەی جیاوازە چی بۆ بۆنەیەکی نیشتیمانی هەمیمان جیا کردێتەوە بەڵام کەم کەس هەیە ئەم وردە کاریە بکات ئەینا ئەوانەی کە دێن ئێمە زیاتر خەڵکێکن کە وردکارن لە ئیشەکە هەتا لە جلو بەرگا لە نان خواردنا لە بۆنە بۆمان جیا کردوێتەوە سەرنجام ئەتوانین بڵێن ساڵانە بەرەو پێشە ڕات خەڵک حەزی لەوەیە کە چۆن دیزاینەکە لە ماڵا لە ستودیۆیا خانمان لە ژووری لە نان خواردنا هەتا زۆر گەنجەکان لە کچان و لە کوڕان ئێستا دێن بە گوێرەی وەرزەکان و بە گوێرەی بۆنەکانیان بۆ دیارەکەی زۆر باشە کاک بورهان ماوەیەک بەر لە ئێستا لە تۆڕە کۆمەڵاتیان بەس لەوە کرا کە بۆنێک هەیە و ژەهراوی و خەڵکە کوژێت ئایا شتی وا هەیە کە هیچ بۆنێکە بێت زیانی بۆ سەر تەندروستی تاکەکان هەبێت و ژەهراوی بێت قەنەعەتم وایە بۆ کۆکردنەوەی لایک و کۆمنتە
ئێمە 20 ساڵ نابێت 30 ساڵەمە پێش نامەمان بۆ هەدەیان و لە ڕێی دەمیەوە کاتە فەیسبوک نەبوو یا موبایل نەبوو فڵانە کەس خەوێکی دیوە بە پێغەمبەری خواوە گەربی گەڕیتەوە بۆ 7 کەس شتێک دێتەڕێت ئێستاش کردویانە بە شتێکی سەردەمیانە عتر من نازانم 20 ساڵە تا سەیەکێکم نەدی بە عتر بە بۆنکەوێ بە عتر تووشی نەخۆشی هەڵامەت بێت بۆچیە بێ ژاهراوی بێ بکوژێ ئەو کەسی کەمە بەسی بێخواانە خواست خەڵک بکوژێ وەسیلە زۆرە بۆی خەڵک بکوژێر بە خەفەت و داڕزانی کێشە و مەشاکیلەوە مانی کوشتوی در بۆچی بەناوێن بە عتر زاهر باسمان لە وەرزەکان کرد بە بینە سەر جیاوازی خانمان و پیاوان بزانین چۆن جیاوازی بکەین لە نێوان بۆنی خانمان و پیاواندا بۆنی خانمان حتمما ئێمە بۆ بینەران و بیسەرانەوە ڕوون بێتەوە کاتێک کە ژن بۆن بەکاردێنێ یا کچێک بۆ بەرامبەرەکەیەتی بۆ پیاوانە کەواتە ئەو بۆنەی کە خانمان بەکاری دێنن ئەسڵەکەی بۆنی پیاوانە بۆ سەرنج ڕاکێشانی پیاوانە بەلای خۆیاندا کاتێک کە پیاوێکیش بۆن بەکاردێنێ بۆنەکە هیچ ژنانە ئەیدا لە خۆی یعنی خەڵک تا ئێستاکێ لەوە تێنەگەیوە کاتێ بۆن بەکاردێنی هی پیاوان هی پیاوانە نەخرەمە بۆ ماڵەوە یا بۆ دەرەوەش بۆ ماڵ و بۆ دەرەوە کێشە نیە لەبەرەوە کەسە خۆی بەکاری دێنێەوە ئازادە لەوەی چۆن بەکاری دێنێ لەبەرەوە ئەو بۆنانی کە زۆرترین کە زۆر سووکن خانمان بەکاری دێنەوە لێژیان نووسراوە جیاکراونەتەوە لە شەریکە هەمی بەناوی بۆنی ئافرەتانەوە علاماتی لێدراوە هی پیاوانیش بە هەمان شێوە لەبەرەوە بەڵێ بۆنی پیاوان و ژنان جیاوازە بۆنی کچان و کوڕان لەگەڵ مناڵانیش جیاوازیەکەی چییە؟ جیاوازیەکەی ئەوە ئێمە وەکو پێم وتی یەکەم نووسینەوە کە شەریکە جیای کردوێتەوە دووەمینی ژان کاتێک کە خانمێ بۆنێک ئەدا لە خۆی ئەبێ سەرنجی پیاوێک ڕاکێشێ بۆ خۆی نەک لە ڕووی یعنی مە بووەتە مەرجی شەریکە بەڵێ بەڵام زۆر جارکە برهان ئەبینی کە بۆنی پیاوان بۆنێکی زۆر تیژ و تونی هەیە لە چاو بۆنی خانمانە ئەخر ناڵم خانمان کەمتر بەکارە ئاڵێن ئێمە تۆ دیقەت بە پیاوانێ بەیانی تیاوارە لە دەرەوە ئیشەکات عرقەکات هیلاکە ماندووە ئەبێ بۆنێ بەکاربێنێ کەمێ قورستی بە بۆی لانی کەم بۆنی عرقی بسڕێتەوە بەڵام خانمان لە ماڵەوە دانیشتون خۆشبەختانە نەکارەکەن نە ئیشەکە نەگەری بیژیکەن لەسەر کورسێک دانیشتون و کێشیان نییە زۆرۆکو پیاوان وەکو پیاوان کە عرقەکەن و هیلاکە بن و مانەوە بن بۆی ئەو بۆنانی کە خانمان بەکاری دێرن سووگە هی ئەوەیە کە کەمتر بۆنی عرق و ماندووبوونیان پێوە دیارە ئەو فەرقەکە لەوەدایە باست لە بۆنی مناڵ کرد زۆر جار ئێستا مناڵەکان باز لاوەتیان بە بۆن کەوتووە ئەمە چا پێوەستیەکی هەیە بە عترەوە بۆن کەوتنی مناڵ مەرج نییە بە عتر بە بۆن کەوێت ئەوە خۆلەوە چه خانمان هەموو بزان و شتێکی واریدا جاری وایە بە معتەر بە بۆنەکەوێت جاری وایە بە بۆنی کەسێک بە بۆنی دەمی کەسێک یاخود کۆمەڵ شتی خۆیانەوە ئیشی خۆیانێمە دەستی لێ نادەین ئەسڵەکەی لای دکتۆر وەکو توبی باوەڕی پێی نییە بەڵام لە ڕووی عشاب و یان بڵێن ئەو دەوا کۆمەڵایەتیانە و هەموو ئەو داپیرە و با بڵێن نەنانی کە زوو هەبوو بەڵێ من باوەڕم پێ هەیە نیژۆکوان لە بەرێ من باوەڕ اعتقادم بە شتی کۆن زۆرە ئێزە خەڵک چۆن بیرەکاتەوە ئازادە بە بۆنەکەوێ بەڵام بۆ ئەو خانمە بەڕێزانی کە منداڵیانە بێت ئەبنە دایکی جگەرگۆشەکان ئەتوانن لە سەرەتاوە ئەو کێشە حەلکەن بە کڕین یاخود بەکارهێنانی بۆنێک ئێمە حەو بۆنمانێت تێکەڵێکن کە ناومان ناوە تێکەڵە ئەم بۆنێکی کەمێ قورسە بەڵام بۆ بەرلوتی مناڵ یا بۆ جسمینا بێت تووشی حساسیتێکا بۆ جلوبەرگەکەی بێ کاتێک کە بۆنەکە ئەدەی لە مناڵ ئەو مناڵە لە سەرەتاوە ڕادێت بە بۆنکردن کە ڕاهات چوو هەر کۆڕ و کۆمەڵ و مەجلیسێک بە بۆن ناکەوێت بەڵام ئەو مناڵانی کەوا دایکەکانیان ئێندە خۆشیان ئەوێ کەمتریان بێن ناو کۆڕ و مەجلیس یا عەتلیان بۆ بەکارنیانن لە کاتێکە ئەچنە ناو کۆڕێک کە بە ویستی خۆیان نێت خوانەخواست کۆڕێکی ماتەمینی یا کۆڕێکی ترە لەو کێشیان بۆ دروستە بێ بە بۆنەکەون سەرنجام تووشەوە نەخۆشییان کاشە بەورەشەیدا شوشەیەک عتری خاڵس لای ئێوە ڕەنگە بیکڕی بە 50,000 بێت وایە بۆن منەوەی ناوەڕاست ڕەنگەر 50,000شی پێ نەدەی بەڵام لە بازار کاتێکە ئەو شوشەیە هی شەریکەیە دەیکڕیت گرانتر بێ ڕەنگە چۆن ڕەنگە ئایا ئەو عتری کە وەکو کەپس و شەریکە دەینێرێت هیچ جیاوازیەکیان هەیە لەگەڵ ئەمانەیە لە ڕووی بۆنەوە و بۆچی ئەوە گرانترە و ئەمە ئێوە هەرزانترە وایە فەرقی هەیە لە نێوان خاڵس بوونی ئاترەکە یا خۆتەوەی کە زۆر بۆنەکەیان بمێنێتەوە ئێمە ئیسا شوشەی لاکۆستمان لایە بە ئەیدەین 50 میلیمەگرێت ئەیدەین بە 10,000 دینار هەر ئەو شوشە لاکۆستەی ئێمە لە بازار بە 50,000 دینارە چەند هۆکارێکیە یەکەم ئێمە پارەی مقەبا و نایلۆن و ئیدیعای و ئەمانەی لێ ناسەنین لە بەرەوەی تیانە بەڵام عترەکەی ئێمە خاڵسترە لە ئەوان ئەمە بانگەشەنیە بۆ ڕیگلامکردن بۆم عترانەتوانم بڵێم زۆری مشتریەکان و زۆربوونی دوکانەکان و تەڵەب لەسەری ئەو ڕاستی دەرخستووە ئەگەر ئەم عترانی ئێمە عادی وایە و خراپ وایە ئەلبەت من 20 ساڵ لەمە پێش تەنیا دوکان بووم لە کوردستانە بەڵام ئێستا ئەتوانم بڵێم لە قەزا و ناحیەکانە بەس لە منەوە زیاد لە 50 دوکان دروست بووە بەس لە شاری سلێمانی زیاد لە 20 دوکانی تایە ئەگەر ئەم بۆنە عادی وایە ئەوەندە کڕیاری لەسەر نەبوو لە بەرەو ئێمە کاتێک کە شوشەیەک ئەدەین بە مشتریەکان شوشەکانمان سادەیە بەڵام عترەکەی ناویمان عترێکی خاڵس و عەسڵیە کەواتە مەرج نییە و عترانە ئەمجا کرێکانیش فەرقەکە ئێستا تۆ ئەچیتە مۆڵێک ممکنە بە مەتر
دوکانێکی گرتووە مانگە $2000 بات ئێمە لە بازارە مانگە $500 دەین ئەو $2000 لەسەر شانی مشتریە خۆ لەسەر شانی فرۆشیارەکە نیە سەرنجام و عتری کە منی دەم بە $10,000 بێ ئەو بیدا بە $20,000 تاکو کرێگەی خۆی و کرێگارەکان دەربێنێ هەر هەمان عتر و هەمان کوالیتیشی ڕەنگە بەخەدەوە نەبێت باوەڕ ناگەم کوالیتیژی بەقی ئەوە عەسڵ بێت ئەوەی تەق مشتری خۆیان بڕیار من بە ئەمە نەبینە باعیسی شکانی ڕسقی هیچ کەسێ باشترین جۆری عتر کامەیە کە لە هەرێمی کوردستاندا زۆر ڕەواجی پێ بدرێت و کڕیار زۆر بەکاری بێنێت و خواستی لەسەری هەبێت عترە قورسەکانە لە وڵاتی ئێمەژا تایس زۆرترین عترە قورسەکان لە شەریکەی فەڕەنسیا بەکاردێت و زۆرترین کڕیاریژی لەسەر لەبەری زۆرتر دەمێنێتەوە هەندێک خەڵک هەستیارن بەبوون کاتێکە بۆنێکی قورس بە تایبەتی لە خۆت دەدەی ئیدی دەمولوتی دەگرێ و دەڵێم هەموو بۆنە چییە و قورسە و سەرم پێی ئەسوڕێتەوە و نازانم من بابەتانە وڵی کاک جەلال من پێم سەیرە خەڵک بۆنی خەڵک ئازادە حرمەت مێمە خوانخواست بۆ تەشهیر نییە بۆنی جگەری لێ دێ بۆنی نێرگەلی لێ دێ بۆنی عارەقی لێ دێت ڕۆژێک کەسێکم نەدی کەسێ لەسەرەوە تەریقکاتەوە یعنی من زۆر جار لە مزگەوتەکانە یعنی خەڵگەی لە تەنیشتەوە دانیشتێت و ئەحادیثە فەرمێ کە بۆنی سیر و پیازت خوار مێ مزگەوت کەسێکمان نەدی ڕۆژێک لە ڕۆژان لەسەرەوەی سیری خواردوەیەک دڵی بێشێنێ بەڵام تۆ بۆنێکی خۆشی عتر کە لە ئەوروپاوە دروستەکەی خەڵک پێی معجیبە ئەیدەی لە خۆت کۆمەڵی کەس لە حیاتیان بۆنی عتری نەکردوێتتر ئەکۆکی و دەسەکە بە کۆمەڵی نازنوکی واگاتۆ وڵی لە ڕوودا ئەمێنیت ئەگینا من پێم سەیرە بۆ چێ بۆنێکی عتر ناخۆش بەنا بەڵام بۆنی بۆ نێرگەلە و سیر و پیاز ناخۆش نەبێ لەبەر ئەو جۆرێکە لە نەخۆشی دەرونی یاخود ئەو کەسە حرمەت مێ بۆی لە حیاتیا بۆنی بەکارنێناوەی ناخۆ ئەم عترێ ئێمە دروستی ناکەین تا بڵین ناخۆشە ئەمە بە کوالیتی چەندین شەریکە ئاڕوا چەندین بیر و هۆش و عەقڵ ئیمجا بڕیاری داوام عتر دروستکار لە گوڵێکی خاڵسەکە لەو زەوی هەندێک خەڵکی تایبەتن کە هەر دکتۆری ژۆیان بۆ دیاری دەکات لە وەرزی بەهار و لە هەندێک وەرزی پاییزا و حساسیتێکی تایبەتیان هەیە بە پژمین و بەمانە بە هەندێک بۆنی بۆنمە هەیە بە بۆنی باران کە باران دەبارێ حساسیتێکی ڕەنگە هەندێک کەسی ژەبن لەوەی کە بۆ بۆنانە تووشی پژمین و ئەمانە بن ئەوانە لە هەزاران نایە کە حەقیانە نەخۆشە من ناتوانم بڵێن نەخۆشە بگرم بەڵام ئەو نەخۆشانش بەقی ئەو کەسانە ناڕەحەتت ناکەن کە نەخۆشنین و بۆنەکە بەکاردێنی ئەمە گلەکەمان لەوە ینی تۆ گەنجێکە بینێ چێتە مزگەوتێ چێتە بۆنێکی ئاینێ چێتە بۆنێکی کۆمەڵاتی بۆنێکی داوە لە خۆی یەکسەر دەکە دەچێت بە گژی ئەمە خۆی بەدڵینی ئاخر تۆ ئەم بۆنەت بەدڵنی من بەدڵمە من ئازادم چیەکەمە بەرم تۆش ئازادی چیە پۆشید لە بۆنی ژا بە هەمانشی هەمووان ئازادی ئایا عتر بەسەرچوونی هەیە بەڵێ عتر ئەگەر کحولی تێ بکەیت لە ماوەی 2 ساڵا بەسەرە چێت ئەو دەرمانی کە باسمان کرد بەڵام ئەگەر کحولی تێنەکەی تا 5 ساڵیش دای بنێ ئاساییە بەڵام بە مەرجێک لەو بتڵە فافۆنانە یا شوشە بێت نەک لە پلاستیکە چونکم پلاستیک سەرنجام کارلێکەکە لەگەڵ عترەکە و بۆنەکەی تێگەدا بەس لە ناو شوشەیە بێت تا 5 ساڵیش کێشەی نیە ئەگەر کحولی تیانە بێت زۆر باشە کاکشێخ جاران بەم عترە خاڵسانیان دەوت عتری ئیسلامی بۆچی ئەمەیان پێدەوت یەکەم جارم عتر کە هاتە کوردستانەوە توانم بڵێم لە ڕێی چەند کەسێکەوە بوون ئەو کاتە سەر بە بزوتنەوەی ئیسلامی بوون ئەو شتەی بۆش ڕەخسا ئەو ناوە ئەگینا هیچ پەیوەندی نییە بە عتری ئیسلامی یا ئەلمانی ئەم عترە ئەسەن خۆ لە وڵاتێکا دروستەکرێ هەموو وڵاتەکان ئەلمانین لە فەڕەنسا هەتا دژی ئاینی پیرۆزی ئیسلامیژە مەرجنی ئێمە هەر کەسێ عترێکی هێنا ئیسلامی بێت کە بوو بە ئیسلامی ئەلمانی بوو بەڵامی ئەوە هەرتەنیا ئەو ناوە بوو کە ئەو ئەشخاصانە ئەیان هێنا وە خۆشبەختانە خەڵکانێکیش بوون جێگەی سیقە و باوەڕ و متمانە بوون لە نێو خەڵکیدا ئەتوانم بڵێم هەتاکو ئێستا کێژ عتر فرۆشەکان خەڵکانێکن لەخوا بەزاوی خەڵکی لەخوا ترسن بەڵام تێکەوتووە خەڵکانێکی ژمان تێکەوتوێ مەژە کۆمە چین و توێژەکان کە کەوتونەتە زۆر کەشە کام بۆن زیاتر ێستا ڕەواجی هەیە بە تایبەتیە گەربیرمانە چە ڕەنگە تیرۆزێکێک بێت لەو عترانەی کە ئێستش خەڵک زۆر داوایە کات هەتا ئێستش بۆنە قەدیمەکان وەکو تیرۆز و کشمیر و هاوای و گوڵەباخ و نێرگس و ئەمانە کۆمەڵە بوونن لەبەرەوەی ناوەکانی لە گوێی مشتریەکانە هەر ئەزرنگێتەوە هەتا ئێستش زۆرترین کڕیاری هەیە بەڵام لە ئێستادا عتری تازەمان زۆر هاتۆ بۆ نمونە دۆڵشی کابانە لاکۆس کریت ئەڤینتۆس کریت سیلڤەر ئەمانە کۆمەڵێ بۆنی خۆشی جیهانین و شێخ زاید غیلا زاید کە هەتا وڵاتە عەرەبیەکان بەهۆی زۆر دەوڵەمەندبوونیان و ناوێک بۆ خۆیان حیز دەکەن لە شەریکە بەڵێ لە گەرما و سەرما چ کاریگەریکەیە لە هەڵگرتنی بۆندا بۆن هەتا شوێنەکەی فێنک بێت زیاتر درەنگتر تێگەچێ و زیاتر خۆشە بێت یعنی ئێمە زیاتر لە وەرزە زستان و سەرماکانە بۆن کڕیاری زۆرتر وەک لە گەرماکان کە لە کاتێکا بواە لە گەرماکانە بۆنی جسمی ئینسان گۆڕانکاری بەسەرادێ بەڵام بەعام بۆنی عتر لەو وەرزانەیە خۆشە کە ئینسان کەمترین عارەقەکە و ماندووبوونی پێوەدیار زۆر باشە زۆر بە کورتی عترەکان وە کاماژت پێکرد بە پیتاندنی هەڵمی گوڵەکان دروست دەکرێت ئەی معاتەرەکان لە چی دروست دەکرێت خۆی عترەکان وەکو باسمان کرد ئێمە سەرەتا ئەوە سروشتەکان لەو دوو ئاژەڵەیە لەو دوو ئەو عەسڵەکەیەتی پاشان لە گوڵە لە قەدیدارە لە ڕێگیدارەوە پاژماوەی گوڵ و ڕێگ و قەدیدارەکە ئەکەن بە معاتەر
معتەر بۆنێکی زۆر تیژەیە بەڵام کەمترین ماوە ئەمێنێتەوە ئەوە لەو شتانە دروستەکرێ هەتا ئیساکێژ نەم بیستۆ شتێکی تێ بگرێت. زۆر باشە کاک شێخ باست لەوە کە نزیک بە 400 بۆنتان لە دوکاندا هەیە ئێستا خۆت ئەگەر چاو بن و قێنیت و بۆنی عترێک بە بیستی دەزانی ناوی چییە؟ زۆربەی بۆنەکان بەڵێ هەمومان بەهۆی واریدبوونمان لە ئیشەکە و کۆنترین کەسین لە ئیشەکەیە هەر خەڵکێگەیە شوشەکەمان بۆ بێنێمە بۆنەکەی ناسینەوە. زۆر جار لە عتر فرۆشەکانە کوپەیە قاوەیە قاوەیەکی وشکدانراوە ئەم قاوەیە بۆچی دانرێت؟ خۆی قاوە بۆنێکی تاڵە فۆرماتی بۆنی ئینسانەکات کاتێککە ئینسان بۆ ئێمە مشتریمانەیە زۆر جار ینی عزیێتیژمانەدا ڕیزی پێ ئاگرێت لەم سەر بەوە سەرچل 50 بۆن بۆ نەکات پێی ئەڵین بەڕێزم ئەم کەس ئەمیشەی تویکەی وارید نییە لە بۆرێ ئەم بۆنانە تێکەڵێ بە بۆنی ئەسڵ دێت تێگەچێ نانانی کەم وایە بۆنێکی قاوەگە کەونە بۆنەکەی تاڵە کە ئەچێ بە مێشکا فۆرماتە بێ وەکو یەکەم جارچێتەوە سەرمانە. بۆچی ئەتر دەدێنە ئێرە بۆ تست خۆی ئەتر بە دوو شێوە بەکاردەکەم بۆ ئەم پشتی دەست دووەم بۆ بنای گوێ ئەم دوو شوێنە ڕەبتە بە دڵڕەگی زووتر بڵاو بێت دائیمەن لێ ئەدا باشە بە هۆکاری ئەوەی کە بەرزە بێتەوە وەک دوو شوێنیژن کەمترین با بڵێن ئەمە کە لە بناگوێ هەوا زووتر لێ ئەدا بۆ دواوە بڵاوە بێتەوە دەستەکانیش کە شۆڕەکەیتەوە بە هەمان شێوە کەواتە بەکارهێنانی عتر لەم دوو شوێنە مێژوویەکی کۆنی هەیە بەس بۆ تێستەکان لێری بۆ تێستەکان بەڵێ لەبەری تۆ کێشەت نییە دوای ئەیشۆیت ئەمە ئەشۆرێ بەڵام ئەمە کەمتر ئاوی بەرەکەوێ لەگەڵ ئێرەدا. چی هەیە لەوەی کە تێمان پەڕاندو بێت؟ ئەوەی کە تێمان پەڕاندووە من لێرەوە داوا لە بینەران و بیسەرانی بەڕێزەکەم بۆن یەکێکە لە پێداویستەکانی ژیان مەرج نییە ئێمە ئەمە وەکو ڕیگلامێ بێ بۆ کڕینی بۆن ئێمە لە وڵاتێکە ئاژین هەمومان کێشە و مشاکیلمانەیە کێشە و مشاکیلی ئابووریش بنکەیەکی سەرەکی ئەتوانین ساڵانە ماگانە مقدارێک لەو پارەدا تەرخان بکەین بۆ بۆن باوەڕ بکەن بۆن خۆشی ئینسانەکان ئەبێتە جوانکردنی مەجلیسەکان ئەبێتە ئارامشی دەرونی خۆت و بەرامبەرەکەت زۆر جار ئێمە کێشەمانەوەی بە بینینی ڕوخسارێک یا بە بۆنکردنی کەسایەتیەک لە ڕووی دەرونیەوە نائارامە بین پێم باشە هەر مشتریەک ساڵانە ماگانە لەو داهاتی کە هەیەی تەرخانی بک بۆ کڕینی بۆن تاکو لەنیکەم بتوانێت ئەو زەمەنەی کە لەگەڵ هاوڕێکەکەی دایەتی لەگەڵ خانەوادە و خێزانەکەیەتی بتوانێت جەوێکی هێمنی و ئارامی بەخشێت. دوکانەکەت ناو نیشانەکە لێ شوێیە؟ ئێمە خاوەنی پێشانگای نەرگز شەقامی کاک ئەحمەدی شێخ بازاڕی گمۆین بەرامبەر مزگەوتی بن تەباق. زۆر سپاس بۆ بەڕێز کاک شێخ بورهان خڕنووکی خاوەنی پێشانگای نەرگز لە شاری سلێمانی بۆ عتر فرۆشتن زۆر سپاس دەکەین. زۆر سپاس بۆی بەڕێزیشکەم دەرفەتتاندانی هیوام وایە توانی بێتمان خزمەتێدا تیشکێ بخینە سەر بەکارهێنانی بۆن لە کوردستان و لە جیهاندا. زۆر سپاس. بینەرانی عزیز بڕگە بابەتەکانی پەرنامەی پەیامی ڕۆژێم ڕۆژمان پێشکەشکردن تا ڕۆژێکی نوێ بەرنامەیەکی دیکە بەخوای گەورە و میهرەبان تا ئەسپێرین خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.